سەرۆکایەتیگەری کوردستان دانیشتنی ژمارە 11 ئاسایی خولی بەهارە ساڵی سێم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێکەین. سەرەتاش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەم پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو بەرنامەی کار بخوێنێتەوە. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار. بەپێی حکمی مادەی 5 بڕگەکانی یەکەم دووەم سەیەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم و دووەم و سەیەم چوارم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 48 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاردە بەرنامەیکاری دانیشتنی ژمارە 11 ئاسایی خولی بەهارەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنەوەڕۆ ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی 28 چواری 2020 بەم شێوەیە بێت. یەکەم دەنگدان لەسەر پێشنیازە یاسای بەڕێوەبردننی پاراستنی شوێنەوار و کەلوپەر لە هەرێمی کوردستان بەپێی حکمی مادەکان 91 93 96 97 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. دووەم خوێندنەوەی یەکەم بە پرۆژە یاسای هەمواری پیادەکردنی یاسای بەڕێوەبردننی ئەوقاف ژمارە 64 ساڵی 1966 هەموارکراو لە هەرێمی کوردستان بەپێی حکمی بڕگەی یەکەمی مادەی 83 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارەدەی ئاسایی بەپێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارەدەی ئاسایی خولی بەهارەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنەوەڕۆ ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 27 چواری 2021 بەم شێوە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. دووەم خوێندنەوەی بەرنامەی کاری پوختەی دانیشتن لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سەیەم دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوارەم خستنەوەی گفتوگۆکردنی کێشەکانی منداڵان و هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت خاوەندەکان بە ئامادەبوونی بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەت هەرێمی کوردستان. پێنجەم گفتوگۆیەکی کراوەی ئەندامانی پەرلەمان لەسەر پاراستنی ئاشتی کۆمەڵایەتی و ڕێزگرتن لە بەهای پیرۆزی ئاینی و کۆمەڵایەتیەکان و ئازادیە بنەڕەتیەکانی مرۆڤ. شەشەم کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین. بەڵێ بەڕێزان سەرۆکایەتی نوقطەی نظامی وەرناگرین تا دەنگدان تاوا نەبێت. بەڕێزان سەرۆکایەتی لیژنەکانی یاسایی شارەوانی ڕۆشنبیری جەلسەکەمان نظامیە و بەردەوامە بێت تا نوقطەی نظامیەکە تا دەنگدان تا پەیوەندی بەو بڕگەیەوە هەیە بە دەنگدانەوە هەیە یعنی ئەگەر دەنگدان بکەین دواتر نوقطەی نظامیەکە سوودی نابێ دەیاڵە فەرم. بەناوی خوای گەورە میرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من راپۆرتی هەردوو لێژنەی یاسایی و لێژنەی تایبەتمەند پەیوەست بە دەنگدان لەسەر پرۆژە یاسایەکەم پێ نەگەیشتووە. من بەش بە حاڵکم کۆمەڵێک پێشنیارم کردووە مافی خۆمە بزانم جێگیر کراوە یاننا بەلانی کەم بزانین دەنگ لەسەر چییە دەین بۆیە داوایەکەی نوسخەیەک لەو راپۆرتەمان بۆ بنێرن بۆ کێمە بە شێوەیەکی تەحریری ببینیم بزانین چی پێشنیارەکانی ئێمە جێگیرکە بەس بزانین دەنگ بدەین. بەڵێ سپاس. بەڵێ لێرە هەیە توانی وەریگری کاکتۆر ڕێبوار بە گوێرەی پەیڕە و ئێستا پێیانڵێن بۆتان بێنن ئێمە ملزەم نین نوسخە بدەین بە ئەندامانی پەرلەمان بەڵام ئەندامانی پەرلەمان دەتوانن داوای بکەن. بەڵێ لێرە کۆپیەکی بۆ برن بۆ کاکتۆر ڕێبوار. بەڵێ بەڕێزان لە سەرۆکایەتی لیژنە کاکتۆر زێدان بەڕێزان. بەڵێ دەست پێ بکەن. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە دەقی راپۆرتی هەرسێ لیژنەی تایبەتمەندە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی دەنگدان هەر سێ لیژنەی کاروباری یاسایی و لیژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار و ڕەوشەنبیری و کۆمەلگای مەدەنی و وەرزش و لاوان ڕۆژی دوشەممە ڕێکەوتی 26 چوار 2021 کاتژمێر 9:30 شەو کوبوونەوەی هاوبەشیان ئەنجامدا بۆ تاوتۆیەکردن و داڕشنەوەی ئەو پێشنیارانەی کە لەلایەن ئەندامانی پەرلەمانە و پێشکەش کراون سەبارەت بە پێشنیازە یاسایی بەڕێوەبردن و پاراستنی شوێنەوار و کەلەپۆر لە هەرێمی کوردستان داش عێراق
لە دانیشتنەوەی خوێندنەوەی دووەمدا دوای گفتوگۆکردن و تاوتوێکردن لیژنەکان گەیشتە ئەنجامانەی خوارەوە. بەڕێزان گوێ لە بەڕێز سەرۆکی لیژنە یاسایی بگرین. بەڵێ فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە ناونیشان سێ پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم پێشنیازە یاسای پاراستن و بەڕێوەبردننی شوێنەوار و کەلەپۆر لە هەرێمی کوردستان داش عێراق. پێشنیاری دووەم پێشنیازە یاسای بەڕێوەبردن و پاراستنی شوێنەوار و کەلەپۆر وەک سامانەیەکی گشتی لە هەرێمی کوردستان داش عێراق. پێشنیازی سێەم وەک خۆی پێشنیازە یاسای بەڕێوەبردن و پاراستنی شوێنەوار و کەلەپۆر لە هەرێمی کوردستان داش عێراق. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان سەبارەت بە ناونیشانی یاساکە سێ پێشنیار هەیە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی یەکەمە کەسی لەگەڵ نییە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی دووەمە دوو ئەندام هەر بەڕێزێ لەگەڵ پێشنیازی سێمە وەک خۆی بەدەین 65 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی یەکەم فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی یەک حەوت پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا خاڵی دوو لە بەرگەی حەوتەم بەم شێوەیە لێ بکرێت. دوو هەر مادەیەکی گوازراوە یان نەگوازراوەی کەلەپۆری کە لە خاڵی یەکی ئاماژەی پێکراوە تەمەنی لە 50 ساڵ زیاتر بێت و گرنگیەکی تایبەتی مێژووی هونەری یان بیناسازی هەبێت ئەمەش لەلایەن لیژنەی هونەریەوە بە راپۆرتێکی زانستی بەرز دەکرێتەوە و بە ڕەزامەندی وەزیر بە شوێنەوار تۆمار دەکرێت. پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا بەرگەی 11 بەم شێوەیە لێ بکرێت. 11 شوێنەوەرناس هەر کەسێک هەلگەری بەروانامەی بەکەلۆریۆز بێت یان پسپۆری هەبێت لە زانستی شوێنەواردا. پێشنیاری سێەم مادەکە وەک خۆی تەنیا بەرگەکانی نوێم و دەیەم بەم شێوەیە لێ بکرێت. نوێم پارچە و شوێنی سروشتی ئەو پارچە و شوێنە سروشتیانە لە خۆ دەگرێت کە دەستکردی مرۆڤ نین بەڵام پەیوەندی بە زانستی شوێنەوار و کەلەپۆرەوە هەیە لە بواری بابەتە زیندەوەرزانی و زەوی ناسەکان وەک شوێنی سروشتی وەشکەوتە دەگمانەکان و پەناگە و بەبەردبووەکان و شوێنی ستەلەکەیت و ستەلەکمەیت و ڕەژوو و پاشماوەی ڕۆوەکی و ئاژەڵی ئەگەر گرنگیەکی تایبەتی مێژووی یان هونەری هەبێت بە بڕیاری وەزیر لەسەر پێشنیاری لیژنەی هونەری و بە راپۆرتی زانستی بە شوێنەوار یان کەلەپۆر تۆمار دەکرێت. دەیەم ناوچە و شوێنە پارێزراوەکانی شوێنەواری و کەلەپۆری سەرجەم ئەو ناوچە و شوێنە پارێزراوەکانی شوێنەواری و کەلەپۆریانە دەگرێتەوە کە سنوورێکی دیاریکراویان هەیە و مەبەست لێی پاراستنی ڕوخسارە ڕەسەنەکەیانە وەک سامان و کەلەپۆرێکی نیشتیمانی کە ئەو شوێن و ناوچانە چەندین جۆر دروستکراوی هونەری بیناسازی هەمەڕەنگ لە خۆ دەگرێت وەک شار شاروچکە گوند گەرەک شەقام گرد قەلا گۆرستانە کۆنەکان و مەزارگە و شوێناینیەکان کە لەلایەن لیژنەی هونەریەوە بە راپۆرتێکی زانستی بەرز دەکرێتەوە و بە بڕیاری وەزیر بە ناوچە و شوێنە پارێزراوەکان و شوێنەواری یان کەلەپۆری پارێزراو تۆمار دەکرێن و دەخرێتە سەرمولکی بەڕێوەبەرەتی گشتی شوێنەوار لە هەرێمی کوردستان. پێشنیاری چوارەم مادەکە وەک خۆی تەنیا بەرگەی دەیان بەم شێوەیە لێ بکرێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێویست دەکات هەمووی بخوێنەمیان تەنیا پەرستگاوی خەتی لە ژێرە ئیزافە بووە. وەک خۆی هەموویە بێ بخوێنیتەوە بخوێن. دەیەم پێشنیاری چوارەم مادەکە وەک خۆی تەنیا بەرگەی دەیان بەم شێوەیە لێ بکرێت. دەیەم شوێن و ناوچەی پارێزراوی شوێنەوەریان کەلەپۆری سەرجەم ئەو شوێن و ناوچە شوێنەوەری و کەلەپۆریانە دەگرێتەوە کە سنوورێکی دیاریکراویان هەیە و مەبەست لێی پاراستنی سیما ڕەسەنەکەیانە و وەک سامان و کەلەپۆرێکی نیشتیمانی کە ئەو شوێن و ناوچانە چەندین جۆر بینایە و هونەری بیناسازی هەمەڕەنگ لە خۆ دەگرێت وەک شار شاروچکە گوند گەرەک شەقام گرد قەلا پەرستگا کە لەلایەن لیژنەی هونەریەوە بە راپۆرتێکی زانستی بەرز دەکرێتەوە و بە بڕیاری وەزیر بە شوێن و ناوچەی شوێنەواری یان کەلەپۆری پارێزراو تۆمار دەکرێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاری پێنجەم لەلایەن لوقمان دەخوێنم. زۆر سوپاس.
سپاس بەڕێ سەرۆکی پەرلەمان. پێشنیازی پێنجەم مادەکە وەک خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی خوارەوە. سێم وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاری هەرێم و ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنی. شەشەم شوێنەوار شوێنێکە یا کۆمەڵە شوێنێکی بەرجەستەیە کە بەڵگەی چالاکیەکانی ڕابردووی تێدا هەڵگیراوە و جا چبەر لە مێژوو یا مۆدێرن بن کە لێکۆڵینەوەیان لەسەر کراوە یا لەسەر دەکرێت بە بەکارهێنانی دیسپلینی ئارکیۆلۆجی و شوێنەوارزانی و دەبێتە بەشێک لە تۆماری شوێنەواری. سێم حوتەم کەلەپور ئەو بۆ ماوەیەن کەلەوەکانی ڕابردوو بۆ نەوەکانی ئێستایان جێهێشتۆ و لە ڕووی زانستیەوە زانستێکی سربەخۆی تایبەتمەند بە بوارێکی دیاریکراو لە ڕۆشنبیری تەقلیدی یا میلی و لە گۆشەنیگای مێژووی و جوگرافی و کۆمەڵایەتی و دەرونیەوە شتێک دەخاتە سەر ئەم بوارە. چوار هەشتم ناوچە و شوێنی مێژووی ئەو شوێنانن کە دیمەنی ڕووداوی مێژووی و نەتەوەی نیشتیمانی گرنگ و بایەخی مێژویان پێدرایە. پێنج نۆیەم پارچە و شوێنی سروشتی ئەو پارچە و شوێنەوارە سروشتیانان کە دەستکرد نین بەڵام پەیوەندیان بە زانستی شوێنەوار و کەلەپورەوە هەیە. دوو لە بواری بابەتی بایۆلۆجی و جیۆلۆجیەکان وەک شوێنی سروشتی و ئەشکەوتە دەگمەنەکان پەناگەکان بە بەردبووەکان و شوێنی سکالاکتایت و سگالاکمایت ڕەژوو پاشماوەڕوەچی و ئاژەڵیەکان دەگرێتەوە بە مەرجێ گرنگی تایبەتی مێژووی یا هونەریان هەبێت. سێ پارچە و شوێنەواری سروشتی بە بڕیاری وەزیر لەسەر پێشنیاری لیژنەی هونەری و بە راپۆرتی زانستی بە شوێنەواریان کەلەپور تۆمار دەکرێن. شەش دوازدەیەم لایەنی پەیوەندیدار ئەو وەزارەت و لایەنە میریانە دەگرێتەوە کە ڕاست پێدراون بەکاری پاراستن و شوێنەوار و کەلەپور و چاودێری کردنیان. حەوت دوو بڕگە زیاد بکرێ بە زنجیرەی 15 و 16 بۆ پێناسەکردنی ئەم دەستەواژانەی خوارەوە. 15 سکالاکتایت ئەو نیشتووە هەڵواسراوە کاربۆناتی کالیسیۆمەیە کە لە بنمیتی ئەشکەوتەکان هاتۆتە خوارەوە. سکالکمایت ئەو نیشتووە کلسەیە کە لە زەوی ئەشکەوتەکانەوە بەرز دەبێتەوە و لە ئەنجامی نیشتنی کاربۆناتی کالیسیۆم. پێشنیاری شەشەم وەک خۆی مادەی یەکەم ئەم زاراوانەی خوارەوە بۆ مەبەستی حکومەکانی ئەم یاسایە و ماناکانیان بەرامبەریان. یەکەم هەرێمی کوردستان داش عێراق. دووەم ئەنجومەنی وەزیرانی هەرێم. سێم وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاری هەرێم. چوارەم وەزیری شارەوانی و گەشت و گوزار. پێنجەم بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوار و کەلەپور لە وەزارەت. شەشەم شوێنەوار ماددە گوازراوە و نەگوازراوەیە کە دروست کراوە یان نەخشێنراوە یاخود بەرهەمهێنراوە یان نووسراوە و دەستنووسە یاخود وێنە چێشراوە یا وێنەیان گیراوە و تەمەنیان لە 200 ساڵ کەمتر نەبێت و هەروەها پەیکەری مرۆڤ و ئاژەڵ و ڕۆکەکانیش دەگرێتەوە. حوتەم کەلەپور هەر مادەیەکی گوازراوە و نەگوازراوە کە دروست کراوە و نەخشێنراوە بەرهەمهێنراوە نووسراوە دەستنووسە وێنە چێشراوە یا وێنەی گیراوە بایەکی مێژووی یا نیشتیمانی نەتەوەیی ئاینی یا هونەریان هەیە. دوو هەر مادەیەکی گوازراوە یا نەگوازراوەی کەلەپوری کە لە خاڵی یەک ئاماژەی پێکراوە و تەمەنی لە 150 ساڵ زیاتر بێت و گرنگیەکی مێژووی و هونەری یا بیناسازی هەبێت و ئەمەش لەلایەن لیژنەی هونەریەوە بە راپۆرتێکی زانستی بەرز دەکرێتەوە بە ڕەزامەندی وەزیر بە شوێنەوار تۆمار دەکرێت. هەشتەم شوێن و ناوچەی مێژووی ئەو شوێنەیە کە جێگایەک بووە بۆ ڕووداوێکی مێژووی و نەتەوەیی و نیشتیمانی گرنگ یان بایەخێکی مێژووی پێدرایە. نۆیەم پارچە و شوێنی سروشتی ئەو پارچە و شوێنە سروشتیانە لە خۆ دەگرێت کە مێژوو دروستی نەکردوون بەڵام پەیوەندیان بە زانستی شوێنەوار و کەلەپورەوەیە لە بواری بابەتی بایۆلۆجی و جیۆلۆجیەکان وەک شوێنی سروشتی و ئەشکەوتە دەگمەنەکان و پەناگە و بەربەردوەکان و شوێنی سکالاکتایت و سکالاکمایت و ڕەژوو پاشماوەی ڕۆچی و ئاژەڵی. ئەگەر گرنگیەکی تایبەتی مێژووی یا هونەری هەبێت بە بڕیاری وەزیر لەسەر پێشنیاری لیژنەی هونەری و بە راپۆرتی زانستی بە شوێنەواریان کەلەپور تۆمار دەکرێن. دێم شوێن و ناوچەی پارێزراوی شوێنەواری یان کەلەپوری سەرجەم ئەو
ناوچە شوێنەواری و کەلەپوریانە دەگرێتەوە کە سنووری دیاریکراویان هەیە و مەبەست لێی پاراستنی سیمان ڕەسەنەکەیانە وەک سامان و کەلەپورێکی نیشتیمانی کە ئەو شوێن و ناوچانە چەندین جۆر بینا و هونەری بیناسازی و هەمەڕەنگ لە خۆ دەگرێت وەک شار و شارۆچکە و گوند و گەڕک و شەقام و گرد و قەڵا کە لەلایەن لیژنەی هونەریەوە بە راپۆرتێکی زانستی بەرز دەکرێنەوە و بە بڕیاری وەزیر بە شوێن و ناوچەی شوێنەوار یان کەلەپور ریپارێزرا و تۆمار دەکرێن. یازدەیەم شوێنەوارناس هەر کەسێک هەڵگری بڕوانامەی بەکەلۆریۆس بێت لە زانستی شوێنەواریدا. دوانزەیەم لایەنی پەیوەندیدار ئەو وەزارەت و لایەنە حکومیانە دەگرێتەوە کە ڕاستوێنراون بەکاری پاراستنی شوێنەواری و کەلەپوری. سێزدەیەم لیژنەی هونەری لیژنەیەکە لە کەسانی پسپۆر لە بواری شوێنەوارناسی و بوارەکانی تری پەیوەندیدار بە شوێنەوار پێک دێن و پێکاتەکەی لەلایەن وەزیر بە ڕێنماییەک دیاری دەکرێت. چواردەیەم کاری شوێنەواری و کەلەپوری کاری گەڕان و ڕوپێ و هەڵکۆڵین و نۆژەنکردنەوە بە ئامانجی دۆزینەوەی شوێنەوارە گوازرا و نەگوازرا و چ لەسەر ڕووی زەوی بن یان لە ژێرەوە و لە ژێر ئاو پارێزراو بن لە ژێر ئاو پاراستنیان. پێشنیاری حوتەم هەر لیژنەی تایبەتمەند بەپێی ئەو دەسەڵاتانەی لە مادەی 91 بڕگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بە لیژنەی یاسایی و تایبەتمەند دراوە ئێمە لە کۆبەندی ئەو بژاردانەی پێشنیاز کراون لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا ئەم پێشنیارە دەخەینە ڕوو داوا دەکەین بخرێتە دەنگدان. مادەکە وەک خۆی تەنها لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی لای خوارەوە. یەک بڕگەیەک بە زنجیرەی شەشەم بۆ ئەم مادەیە زیاد بکرێت بەم شێوەیە و بەو پێی زنجیرەی بڕگەکان دەگۆڕدرێت. شەشەم بەڕێوەبەرایەتەکانی شوێنەوار و کەلەپور دەگرێتەوە کە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتین. لە خاڵی دووی بڕگەی حوتەمدا 150 ساڵ بکرێت بە 100 ساڵ. سێ لە بڕگەی نوێمدا هەردوو دەستەواژەی سکالاکتایت و سکالاکمایت بەم شێوەیە لێ بکرێت. ستاکلاکتایت و ستاکلاکمایت. چوارەم بڕگەی دێم بەم شێوەی لێ بکرێت. دێم شوێن و ناوچەی پارێزراوی شوێنەواری یا کەلەپوری سەرجەم ئەو شوێن و ناوچە شوێنەواری و کەلەپوریانە دەگرێتەوە کە سنوورێکی دیاریکراویان هەیە و مەبەست لێی پاراستنی سیمای ڕەسەنەکەیانە وەک سامان و کەلەپورێکی نیشتیمانی کە ئەو شوێن و ناوچانە چەندین جۆر و بینای هونەری و بیناسازی هەمەڕەنگ لە خۆ دەگرن وەک شار و شارۆچکە و گوند و گەڕک و شەقام و گرد و قەڵا شوێنە ئاینیەکان و ئەشکەوت و گۆڕستانە کۆنەکان کە لەلایەن لیژنەی هونەریەوە بە راپۆرتێکی زانستی بەرز دەگرێتەوە و بە بڕیاری وەزیر بە شوێن و ناوچەی شوێنەواریان کەلەپوری پارێزرا و تۆمار دەکرێن. سەبارەت بە مادەی ببوورە سپاس بەڕێزان مادەی یەک حوت پێشنیار هەیە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی دووەمە دەستبەرزکاتەوە کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی سێمە با دەستبەرزکاتەوە یەک کەس. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی چوارەمە دوو کەس. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی پێنجەمە کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی شەشەمە وەک خۆی کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی لیژنە هاوبەشەکانی پەرلەمانە بەدەنگی هەفتا حەوت ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی دوو فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی دوو چوار پێشنیار هەیە. پێشنیار یەکەم ئەم مادەی لا ببرێ. پێشنیاری دووەم مادەکۆک و خۆی تەنها خاڵی یەکەم بەم شێوەی لێ بکرێ. ئەگەر بەرهەمی شارستانی گەلانی کوردستانی ئەم میزۆپۆتامیا و شارستانەیەک لە دوایەکەکانی ئەم ناوچەیە بێت لەسەر خاکی کوردستان بەرهەم هاتبێت یان ڕوویدا بێت. پێشنیاری سێم وەک خۆی مادەی دووەم حکومەکانی ئەم یاسایە بەسەر شوێنەوار و کەلەپوری گوازرا و نەگوازراوێکدا جێبەجێ دەکرێت کە ئەم مەرجانەی تێدا بێ. ئەگەر بەرهەمی شارستانەتی بەڕێزان ئەبێ گوێتان لێبێکەی خێنێتەوە فەرموون سەلمان خان. ئەگەر بەرهەمی شارستانەتی گەلی کوردستانیان میزۆپۆتامیا و شارستانەتێک لە دوایەکەکان لەو ناوچەیە بێت لەسەر خاکی کوردستان بەرەم هاتبێت یاخود ڕوویدا بێت
دووەم ئەگەر بەهایەکی شوێنەواری یان هونەری یان گرنگجیەکی مێژووی هەبێت و یەکێک بێت لە دەرئەنجامەکانی شارستانەتی گەلی کوردستان کە لەسەر خاکی کوردستان ئەنجام درراوە. سێم ئەگەر شوێنەواریان کەلەپور لەسەر خاکی کوردستان بەرهەم هاتبێ یان گەشەی کردبێ یان پەیوەندی بە مێژووی هەرێم هەبێ یان بنەماڵەکانی مرۆڤایەتی. پێشنیاری چوارەم پێشنیاری هەر سێ لیژنەی تایبەتمەندە مادەکەوەکو خۆی تەنها خاڵی سێم بەم شێوەی لێ بکرێ ئەگەر شوێنەواریان کەلەپور لەسەر خاکی کوردستان بەرەم هاتبێت یان گەشەی کردبێ یان پەیوەندی بە مێژووی مرۆڤایەتیەوە هەبێت. سوپاس. بەڵێ زۆر سپاس. دکتۆرە پەیوەندی بەو مادەیەوە هەیە و نیزامیشە؟ بەڵێ فەرمی. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح پێشنیار دەکەم ئەو پێشنیازانەی کە دەخوێنرێتەوە لە دوای هەر پێشنیازێک ئینجا داوا بکرێ کە چیە ڕای لەسرە. لە بەڕاستی چکەمە راپۆرتەکانمان لە بەردەستی نییە تر هەتا دەگاتە دەنگدانەکە تەرکیزەکە نامێنێتن ئەو کاتی زیاتریش تەرکیز دەکەین هەر کەسە پێشنیازی خۆی دەناستەوە. زۆر سپاس. ئەوە کاتی زۆر زۆرەیە بڕواکەی ئەمە لەوانەیە بەڵێ وڵی با دراستەیەکی بکەین بۆ ئەم جارە نابەس بۆ جاری ئەبێ دراستە بکەین نازانم دەبێ یان نابێ لە ڕاستیا لە ئێستا. بەڵێ سەبارەت بە مادەی 2 پێشنیازی یەکەم هەر بەڕێزێکی لەگەڵە سێ ئەندامی لەگەڵە پێشنیازی دووەم هەر بەڕێزێکی لەگەڵە کەسی لەگەڵ نییە پێشنیازی سێەم هەر بەڕێزێکی لەگەڵە با بفەرمونون دەست بەرزکەنەوە کەسی لەگەڵ نییە پێشنیازی چوارەم هەر بەڕێزێکی لەگەڵە سێری ئەو مادەیە بکە. هەفتاویەکە ئەندامی پەرلەمان پەسەند کرا مادەی سێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 3-6 پێشنیار هەیە. پێشنیار یەکەم بڕگەیەک بۆ مادەکە زیاد بگرێ بە زنجیرەی پێنجەم بەم شێوەیە. پێنجەم ڕێگریکردن لە بازرگانی و قاچاقبردنی شوێنەواران. پێشنیاری دووەم مادەکە بەم شێوەی لێ بکرێت. مادەی سێم پاراستن و یەکەم پاراستن و بەڕێوەبردنی کەلەپور و شوێنەواری هەرێم و نۆژەنکردنەوەیان وەکو یەکێک لە گرنگترین سامانە نەتەوەیەکان. دووەم تۆمارکردن و ڕووپێکردن و هەڵکۆڵینی شوێن و ناوچە شوێنەواری و کەلەپوری و ناساندنیان بە هاونیشتیمانیان و کۆمەڵگەی مەدەنی. سێم هەڵماڵینی شوێنەوار و کەلەپور و تژی خستنە سەر ڕۆڵی دیاری شارستانەتی هەرێمی کوردستان. چوارەم بڵاوکردنەوەی ڕۆشنبیری و بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاک و ڕێخستنی چالاکی زانستی بۆ پاراستنی شوێنەوار و کەلەپور. پێنجەم پاراستن و چاودێریکردنی شوێنەوار و کەلەپور و شوێنەوارە مێژویەکان لە داڕەمان و لە ناوچوون لە ڕێگری دروستکردنی مۆزەخانەی مۆدێرن و نۆژەنکردنەوەی ئەو شوێنەوارانەی مەترسی داڕەمان و لە ناوچوونیان لەسرە. شەشەم سزادانی هەر کەسێک کە کڕین و فرۆشتن و بازرگانی بە کەلەپور و شوێنەوارەوە بکات سزاکانیان بەپێی حکومەکانی ئەم یاسایە. پێشنیاری سێم بڕگەیەک بۆ مادەکە زیاد بکرێت بە زنجیرەی پێنجەم بەم شێوەیە. پاراستن و ڕێگریکردن لە تێکدان و بازرگانیکردن و لە ناوبردنی شوێنەوار و کەلەپور لە ڕێگای سزادانی ئەو کەسانی پابەندی حکومەکانی ئەم یاسایە نەبن. پێشنیاری چوارەم ئەم بڕگەیە بۆ مادەکە زیاد بکرێت بە زنجیرەی پێنجەم بەم شێوەیە. پێنجەم گەڕانەوەی هەر شوێنەوار و کەلەپورێک کە لە دەرەوەی هەرێمن. پێشنیاری پێنجەم وەکو خۆی مادەی سێم ئامانجەکانی ئەم یاسایە یەکەم بەڕێوەبردن و پاراستن و نۆژنکردنەوەی شوێنەوار و کەلەپور و مێژووی شارستانەتی هەرێم و ناساندنی بە هاونیشتیمانیان و کۆمەڵگەی نێودەوڵەتی. دووەم تۆمارکردن و ڕووپێویکردن و هەڵکۆڵینی شوێن و ناوچەی شوێنەواری و کەلەپوری. سێم بڵاوکردنەوەی ڕۆشنبیری و بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری و ڕێخستنی چالاکی زانستی بۆ شوێنەوار و کەلەپور. چوارەم نمایشکردنی پارچەی شوێنەواری و کەلەپوری لە مۆزەخانەکان بۆ ناساندن و بەگەشتیاریکردنی وەک میراچێکی ڕۆشنبیری و ناسنامێکی گرنگی نیشتیمانی. پێشنیاری شەشەم پێشنیاری هەر سێ لیژنەی تایبەتمەندە مادەکە وەکو خۆی تەنها بڕگەیەک زیاد بکرێ بە زنجیرەی پێنجەم.
ڕێگریکردن پێنجەم ڕێگریکردن لە بازرگانی و بە قاچاغبردننی شوێنەوار و کەلەپور. سوپاس سەرۆکی پەرلەمان. مادەی سێ 6 پێشنیازەیە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە. سێ ئەندام هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی دووەمە. کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی سێمە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی چوارەمە. کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی پێنجەمە. کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی شەشەمە. بەڵێ 72 ئەندامی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. بەڕێزان سەبارەت بە پێشنیازەکەی دکتۆرە شایان لە مادەی 91 هاتووەڵێ دەنگدان لەسەر ناوی یاسایان بڕیارەکە دەست پێکە دواتر یەکە بە یەکەی مادەکان و کۆتایی بە دەنگدان لەسەر هۆیەکانی دەرچواندن دێت. لە دووەمە ئەڵێ لە کاتی بوونی زیاتر لە یەک پێشنیاز هەموو پێشنیازەکان دەخرێتە دەنگدان. جار باسیەوە ناکە یەکیەکە ینی مانع نییە ئێمە توانین بە ئوستوبەش بەڵام ئەسڵ ئەوەی بەڕێزان هەمومان ئەندامان هەیە لە لیژنەکانی پەرلەمان هەموو فراکسیۆنەکان ئەبێ پێش دەنگدان کۆبوونەوەیان کرد بێ و تەحدیدیان کرد بێت چۆن دەنگەدرێ ئێمە مانعمان نییە ئەمە تاقیەکەینەوە بزانین ئەو ئوستوبەش فەرمونون مادەی 4 بخێنەوە. مادەی 4 سەبارەت بە مادە 4 پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم بڕگەی حوتەم بەم شێوەیە لێ بکرێ. حوتەم تەرخانکردنی توانا و وزەکانیان بۆ پارێزگاری کەلەپوری کەلتوری لە ڕێگای ئامادەکردن و پێگەیاندنی کاربەندی پسپۆڕ و بنیادنانی تاقیگەی نوێی پەرەسەندن و شوێنی سەلامەت و گونجاو و ئەمبارکردن و نیشاندان و دابینکردنی ئامێری نوێ بۆ بەدیهێنانی ئەم مەبەستە. دووەم بڕگەیەک زیاد بکرێ بە زنجیرە چواردەیەم بەم شێوەیە. چواردەیەم ڕێکخستنی چالاکیەکانی پەیوەندیدار بە فرۆشتن و کڕینی مڵکە تایبەتیەکانی کەلەپوری و کەلتوری و سەرپەرشتیکردنیان بە شێوەیەک کە لەگەڵ یاسابەرکارەکان ڕێک بکەون. پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا ڕووپاخان بەڕێزان سەبارەت بە مادەی 4 پێشنیازەیە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی یەکەمە ئەوەی ڕووپاخان خوێندیەوە با بفەرمووی دەست بەرزکاتەوە. پێشنیازی دوم بخێنەرەوە کەسی پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی خوارەوە. بڕگەکانی یەکەم و سێم لێک بدرێ بەم شێوەیە خوارەوە. یەکەم دیاریکردن و دەستنیشانکردنی شوێن و ناوچەی شوێنەواری و کەلەپوری و مێژویی و نۆژەنکردنەوە و پاراستنیان لە زیان لێکەوتن و لە ناوچوون. بڕگەی چواردەم بەم شێوەیە لێ بکرێت. چوارەم گرنگیدان بە دامەزراندن و کردنەوەی مۆزەخانەی تایبەت بە پاراستنی شوێنەوار و کەلەپور لە هەرێمی کوردستان و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری گشتی. بەڵێ بەڵێ هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی دووەمە. سێ بڕگەی پێنجەم بەڵێ سێ بڕگەی پێنجەم بەم شێوەیە لێ بکرێ. پێنجەم دروستکردنی نمونەی لە بەرگیرا و لاساییکراوەی پارچەی شوێنەواری و کەلەپوری بەرهەمهێنانی وێنە و فلیم بۆ نیشاندان یان فرۆشتن یاخود بۆ ئاڵوگۆڕ پێکردن یان و دیاریکردنی نرخیان بە مەرجێک نمونەی دروستکرا و نیشانەیەکی هەبێ کە لەگەڵ ڕەسەنەکە جیا بکرێتەوە. چوار لە بڕگەی حوتەمدا دەستەواژەی ئامادەکردن بکرێتە گەشەپێدانی. 5 لە بڕگەی هەشتەمدا دەستەواژەی گرنگیدان بکرێتە بایەخپێدان. دەستەواژەی لەوانەکانی خوێندن بکرێتە لە قۆناغەکانی خوێندن. 5 بڕگەی 11 بەم شێوەیە لێ بکرێت. 11 بڵاوکردنەوە و ناساندنی ناوچەی شوێنەوار شوێن پارچەی شوێنەواری و کەلەپوریە دۆزراوەکان لە ڕۆژنامەی فەرمیدا. بەڵێ هەر بەڕێزێک لەگەڵ ئەو پێشنیازەیە. یەک دوو فەرموون. پێشنیاری سێم وەک خۆی بخوێنەوە. بەڵێ ئەرکەکانی بەڕێوەبەرایەتی گشتی. یەکەم دیاریکردن و دەستنیشانکردنی شوێن و ناوچەی شوێنەواری و کەلەپوری و مێژووی. دووەم گەڕان و ڕووپێوی و هەڵکۆڵین بە دوای شوێنەوار و کەلەپوردا لە سەرتاسەری هەرێم بە بەکارهێنانی نوێترین ئامێری زانستی و هونەری گونجاو و پەیڕەوکراو لە بواری زانستی شوێنەواردا. سێەم نۆژەنکردنەوەی شوێنەوار و کەلەپور و شوێنە مێژوویەکان و پاراستنیان لە زیان لێکەوتن و لە ناوچوون. چوارەم دامەزراندن و کردنەوە و گرنگیدان بە مۆزەخانەکانی هەرێم بەرەو پێشبردنیان و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری شارستانی نەتەوەی و نیشتیمانی.
پێنجەم دروستکردنی نمونەی لە بەرگرتنەوە لاساییکردنەوەی پارچەی شوێنەواری و کەلەپوری بەرهەمهێنانی وێنە و فلم بۆ نیشاندان یان فرۆشتن یاخود ئاڵوگۆڕپێکردن یان و دیاریکردنی نرخیان بەمەرجێک نمونەی دروستکرا و نیشانەیەکی هەبێ کە لەگەڵ ڕەسەنەکەی جیا بکرێتەوە. شەشەم ئەنجامدانی لێکۆڵینەوە و ڕێخستنی کۆڕ و کۆنفرانس و چالاکی هەمەجۆر لەسەر شوێنەوار و کەلەپور لە ناوە و دەرەوەی هەرێم. حوتەم ئامادەکردنی پسپۆڕانی هەردوو بواری شوێنەوار و کەلەپور بۆ بەرزکردنەوەی ئاستی توانای کارکردنیان. هەشتەم گرنگیدانی زیاتر بە بابەتی شوێنەواری و کەلەپوری لەوانەکانی خوێندندا بۆ مەبەستی ئاشنابوون و بڵاوکردنەوەی زیاتری ڕۆشنبیری شوێنەواری لە کۆمەڵگەدا بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان. نۆیەم ڕێخستنی تیمی ڕووپێوکردنی سەرتاسەری بۆ شوێنەوار و شوێنە کەلەپوریەکان بۆ ئەوەی لە نەخشەکان و بەڵگەنامەکانی ڕووپێویدا دیاری بکرێن و لەسەر نەخشەسازی بنەڕەتی دابنرێن و ئاماژە بە جۆرەکەیان بکرێت. دەیەم بە گەشتیاریکردنی ناوچە شوێنەواری و کەلەپوریەکان بە مەرجی پاراستنی سیمای ڕەسەنایەتیان. یازدەیەم ڕاگەیاندن و ناساندنی ناوچە و جێگا و پارچەی شوێنەواری و کەلەپوریە دۆزراوەکان لە ڕۆژنامەی فەرمیدا. دوازدەهەم پلاندانان بۆ بارودۆخ و ڕووداوە لە ناکاوەکان وەک مەترسیەکانی ئاگرکەوتنەوە، بوومەلەرزە، لافا و هەر مەترسیەکی تر و ڕووداوە مرۆییەکان و سروشتیەکان. سێزدەیەم هەماهەنگیکردن لەگەڵ دامەزراوە ئیتحادیەکانی عێراق سەبارەت بە شوێنەوار و کەلەپور بۆ ئەم خاڵانەی خوارەوە. یەک تۆمارکردنی شوێنەوار و کەلەپوری هەرێم لە تۆماری یونسکۆدا. دوو گەڕاندنەوەی ئەو شوێنەوار و کەلەپورانەی براونەتە دەرەوەی هەرێم. سێ کارکردن بۆ خستنە ڕووی شوێنەوار و کەلەپوریان لە بەرگیراوەکانیان لە مۆزەخانە بیانیەکانی دەرەوەی هەرێمدا بۆ ماوەیەکی کاتی. چوار کارکردن و هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوە شوێنەواری و کەلەپوریە جیهانیەکان، ئەنجومەنە جیهانیەکانی بواری مۆزەخانەکان، ڕێککەوتن و پەیماننامە جیهانیەکانی بواری شوێنەوار. بەڵێ سپاس. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی سێمەوە خۆی کەسی لەگەڵ نییە کاتەم پرۆسەیە بەس کاتمان لێبە. بەڵێ پێشنیاری چوارەم پێشنیاری هەر سێ لیژنەی تایبەتمەند. مادەکە وەک خۆی تەنیا بڕگەی حوتەم و خاڵی سێ لە بڕگەی سێزدەیەم بەم شێوەیە لێ بکرێ. حوتەم گەشەپێدانی پسپۆڕانی هەردوو بواری شوێنەوار و کەلەپور بۆ بەرزکردنەوەی ئاستی توانای کارکردنیان. سێزدەیەم کارکردن بۆ خستنە ڕووی شوێنەوار و کەلەپوریان لە بەرگیراوەکانیان لە مۆزەخانە بیانیەکانی دەرەوەی هەرێمدا بۆ ماوەیەکی کاتی لە پێناو ناساندنی مێژوو ناسنامەی کوردستان. بەڵێ بەڕێزان کێ لەگەڵ پێشنیاری لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانە فەرموون. بەڵێ بەدەنی 73 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. ناگۆڕێ دکتۆرە لە وەزعەکە هیچ ناگۆڕێ بڕوا بکە. یاڵا بەردەوام بن بە بەڕێ سەرش پەرلەمان سەبارەت بە مادەی 5 سێ پێشنیار هەیە. پێشنیار یەکەم مادە وەک خۆی تەنها لەگەڵ ئەم گۆڕانکاریانە. یەک دەستەواژەی هاوڵاتیان بکرێتە هاونیشتیمانیان. دووەم پێویستە هەموو تاچێک پارێزگاری لە شوێنەوار و کەلەپوری هەرێم بکات. پێشنیاری دووەم وەک خۆی مادەی 5 ئەرکەکانی هاونیشتیمانیان. یەکەم هەموو هاوڵاتیەکی هەرێم مافی ئەوەی هەیە زانیاری و سوود لە شوێنەوار و کەلەپور وەربگرێ بەپێی ئەم یاسایە دەتوانێت بەشدار بێت لە پاراستن و گرنگی پێدانی شوێنەوار و کەلەپور لە هەرێم. دووەم پێویستە هەموو تاچێک ڕێز لە شوێنەوار و کەلەپوری هەرێم بگرێت و بیپارێزێت. سێم هەر هاوڵاتیەک ئاگادار بێ لە بوونی شوێنەوارێک یا کەلەپورێکی گوازراوە یا نەگوازراوە یاخود زانیاری لەبارەیەوە هەبێت دەبێت لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێردا لە مێژووی ئاگاداربوونی ئەم زانیاریانە نزیکترین لایەنی فەرمی ئاگادار بکاتەوە و پێویستە لەسەر ئەو لایەنەشی کە ئاگادار کراوەتەوە لە ماوەی 48 کاتژمێردا زانیاریەکان بگەێنێتە بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوار. پێشنیاری سێم پێشنیاری هەر سێ لیژنەی تایبەتمەند مادەکە بەم شێوەی لێ بکرێت. مادەی 5 ئەرکەکانی هاونیشتیمانیان. یەکەم هەموو هاونیشتیمانیان مافی ئەوەیان هەیە زانیاری و سوود لە شوێنەوار و کەلەپور وەربگرن بەپێی ئەم یاسایە دەتوانێت بەشدار بێت لە پاراستن و گرنگی پێدانی شوێنەوار و کەلەپوری هەرێم. دووەم پێویستە هەموو تاچێک ڕێز لە شوێنەوار و کەلەپوری هەرێم بگرێت و بیپارێزێ. سێم هەر هاونیشتیمانیەک ئاگادار بێ لە بوونی شوێنەوارێک یان کەلەپورێکی گوازراوە یان نەگوازراوە
یاخود زانیاری لەبارەیەوە هەبێت و دەبێت لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێردا لە مێژووی ئاگاداربوون یان زانیاریەکانی نزیکترین لایەنی فەرمی ئاگادار بکاتەوە و پێویستە لەسەر ئەو لایەنەشی کە ئاگادار کراوەتەوە لە میاوەی 48 کاتژمێردا زانیاریەکانی بگەێنێتە بەڕێوەبەرایەتیە گشتەکان یان بەڕێوەبەرایەتیەکان یان بەڕێوەبەرایەتی گشتی. سپاس. بەڵێ زۆر سپاس بەڕێزان لیژنە تایبەتمەندەکان زیاتر لە پێشنیارێک هەبوو بنووسن ماف و ئەرکەکانی هاونیشتیمانیان لەبەرەوەی ئەوەی بڕگەی یەکەم مافە پشتگیری نەبوو بەڵێ هەکلاس بەڵێ تاو بەڵێ کاک جۆرە پەیوەندی بەو مادەی هەیە بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیارێکم کرد و پشتگیریشێ بوو بەڵام نەخراوەتە ڕووداوە لە لیژنەی بەڕێز لیژنەی یاساییەکەم تەوزیح حکمام ئەوەی کە ئێستا جەنابەت باس کرد لە ناونیشانەکەی ئەرک و مافە گشتیەکانە. بەڵێ دەسا بەڵێ کاکتۆر. بەڕێز سەرۆکی پەرلەمان خۆی دیارە ینی زیاتر لە 65 پێشنیار لە ڕاپۆردا هەیە ئەو پێشنیارانەی موجودیان هەیە بە پێی پەیڕاویان پشتگیری هەیە یان قبل ئەخیرە یان ئەخیرە سەبارەت بەم مادە وان پێشنیارە ئێمە 12 کەس 12 ئەندام پەرلەمان قسەی کردیە کاک ڕێبوار بە تەسەلسولی 7 قسەی کردیە دواتر شێخزار قسەی کردیە پشتگیری نەکردیە شاق قەوان ئاشنا هەلس مەحیەدی دکتۆر مەحیەدین پشتگیری نەبووە تا بەڵێ مادەی پێنجەم تەوزیح وەرگرت فەرموو. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمانەوەندەی من ئاگادار بم لەسەر ئەو مادەیە ڕاستە پشتگیری کاک ڕێبوار وەکوەوەی کە بڵێ پشتگیریمان کردووە نەماوتووە بەڵام ئەوەندەی من بزانم من حەسیبەخان کاک دکتۆر ڕێبوار پێشنیارمان کرد کە ماف زیاد بکرێت لە بەشی سەرەوەی چونکە لە ناوەڕۆکیە ماف و ئەرکە. بەڵێ کاکتۆر بەڵێ یەکلە بەڵێ کاکتۆر بژار. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە بەبێ پەیڕەویشدە ئیشی خۆن دەکەین زۆر قسایەت مەسەلەن وەکو یەک نین 70% مەسەلەن قسەکان نزیکی یەکەن کە من هەموو لژنە تایبەتمەندەکان مولکەچم بە پەیڕەو ئەگەر نام چی دەزانم المعنى في قلب الشاعر بەڕاستی يعني پێویستە بە وەزعی بڵێن من پشتگیری فلان ڕێی دەکەم ئەوەی ئەرکی من ئەوە ڕاستیە. بەڵێ سپاس. مادەی 5 پێشنیازی یەکەمە خەینە دەنگدان هەرەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە کەسی لەگەڵ نییە. پێشنیازی دوم کاکتۆر ڕێبوار یەک جار بۆت هەیە سەری پەیڕەوکە یەک جار بۆت هەیە. پێشنیازی دووەم هەرەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە یەک ئەندام. پێشنیازی سێم هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. پێشنیازی سێم پێشنیازی لیژنەی تایبەتمەند. بەدەنی هەفتاوێک ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڵێ فەرموون بخێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 6 4 پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەکی خۆی تەنیا بڕگەی چوارەم بەم شێوەیە لێ بکرێت. چوارەم ئەو شێدانەی کە هاوسەیی شوێنە کولتوری و کەلوپوریەکان سیمای دەرەوەیان پارێزراو بیت و قەدەقە بکرێت کە دەستکاری تێدا بکرێت. پێشنیاری دوام مادەکە وەکی خۆی تەنیا بڕگەی چوارەم بەم شێوەیە لێ بکرێت. چوارەم هەموو بینایەکانی کەلوپوری کە لە هەر شوێنێک بیت بەڕێزان باگوێتانە کاکزگار بێ کاکزگار یەک تۆزیش دەنگە بەرزکەرەوە وەڵڵا یەک تۆز بەێ چوارەم هەموو بینایەکانی کەلوپور کە لە هەر شوێنێک بیت با بە یەک دیزاین نوژەم بکرێتەوە بۆ ئەوەی بناسرێتەوە کە شوینەوارە وەلای هەموو هاوڵاتیان ناسرەوە بیت. پێشنیاری سیەم وەکی خۆی مادەی 6 یەکەم پێویستە بەڕێوەبەرەتی گشتی تۆمارێکی کاغەزی و ئەلکترۆنی تایبەت بە تۆمارکردنی بینا باڵخانە و ناوچە و شینەواری و کەلوپوریەکان هەبیت و ئەو زانیاری و بەڵگەنامەی پەیوەستن پێیانەوە تێیاندا جێگر بکات. مافی پەیوەندی و هاوسەیەتی کە دەکەویتە سەر ئەو نەگوازرانەوەی هاوشانی دەبیت
دەبیت و تۆمارەکە لە ڕۆژنامەی فەرمیدا بڵاو بکرێتەوە. دوام مافەکانی پەیوەندی و هاوسەیەتی دانانی پیشینەیەک لە چوار دەوری شوێنەواری کەلوپوریەکان لە خۆ دەگرێت لەگەڵ ڕەخساندنی ڕێگا و ڕێڕەوی گەشتن بۆیان بە مەرجێک شوێن و ناوچە شوێناواری و کەلوپوریەکان پارێزراو بن. سێەم ئەگەر پێشتر شوێنوار تۆمار کرابیت و مافی پەیوەندی هاوسەیەتی نەگۆزراوەکانی دەوروبەری دیاری نەکرابن ئەو کات دەبیت بە پێی یاسا دەستنیشان بکرن. چوارەم جۆری ئەو بینایانە دەکەونە دەوروبەری شوێنەواری و کەلوپوریەکان لەلایانی بەرزی و ڕەنگی و ڕۆوەکانیەوە دەستنیشان دەکرێن. ئەگەر نوێی بن یان نەیگۆڕابن ئەمەش بۆ ئەوەی بگونجێت لەگەڵ شوێنەواری و کەلوپوریەکانی تەنیشتیاندا کە بە هەمانگی لە نیوان بەڕێوەبەریەتەکان و بەڕێوەبەرێتی گشتی و لایەنانی پەیوەندیدار دەبیت. پێشنیاری چوارەم بەڵێ یا کرێ یا ئەبانەکە پێشنیارە یا چوارە تەمام بەڵێ بەڵێ پێشنیاری چوارەم پێشنیاری هەر سێ لیژنەی تایبەتمەند ئەو ناونیشانی مادەی 6 بەم شێوەیە لێ بکرێت. شوێنوار و کەلوپەری نەگۆزراو بەرگای یەکەمی مادەکە بەم شێوەیە لێ بکرێت. یەکەم پێویستە بەراوبەرێتی گشتیەکان و بەراوبەراتی گشتی تۆمارێکی کاغەزی و ئەلکترۆنی تایبەت بە تۆمارکردنی بینا و باڵخانە و ناوچە و شینواری و کەلوپوریەکان هەبیت و ئەو زانیاری و بەڵگەنامانەی پێویست پێیانەوە تێدا جێگیر بکات. مافی پەیوەندی و هاوسەیەتی کە دەکەوێتە سەر ئەو نەگۆزراوانەی هاوشانی دابنێت و تۆمارەکە ڕۆژنامەی فەرمیدا بڵاو بکرێتەوە. سێەم بڕگەی دوام بەم شێوەیە لێ بکرێت. دوام مافەکانی پەیوەندی هاوسەیەتی لەلایەن لیژنەی هونەری و دیاری دەکرێت بە دانانی پیشینەیە کە لە چاردەوری شوێنەواری و کەلوپوریەکان لە خۆ دەگرێت لەگەڵ ڕەخساندنی ڕێگا و ڕێوڕەوی گەیشتن و بۆیان بە مەرجێک شوێن و ناوچە شوێنەواریەکان و کەلوپوریەکان پارێزراو بن. بەڵێ سەبارەت بە مادەی 6 4 پێشنیاز هەیە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە با دەست بەرزکاتەوە. کەسی لەگەڵ نییە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی دووەمە با دەست بەرزکاتەوە. دوو ئەندامی بەڕێزی لەگەڵە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی سێمە وەک خۆی یەک کەسی لەگەڵە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی چوارەمە فەرموون پێشنیازی لیژنەی تایبەتمەند. بەدەین 68 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 7 کاگۆران. بە ناوی خی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 7 پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم ئەم مادەیە لەگەڵ مادەی 4 یەک بخرێت. پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی لەگەڵ ئەم گۆڕانکاریانە و بەم شێوەیە. یەکەم بەڕێوەبەرایەتی گشتی پاڵپشت بە یاسایی بە مۆڵەتکردن لە کەوانەدا ئیستیملاکی بەرکار لە هەرێم مافی بە مۆڵەتکردنی ئەو زەوی و مڵکە نەگوازراوانەی هەیە کە شوێنەواری یان کەلەپورین. ئەمەش بەرامبەر بە قەرەبوویەکی دادپەروەرانە دەبێت بە گوێرەی نرخی زەویەکە یاخود مڵکەکەی لە بازاڕ. دوو بڕگەی دووەم ئەم مادەیە بکرێتە بڕگەیەک لە مادەی 4. پێشنیاری سێم وەک خۆی. مادەی 7 یەکەم بەڕێوەبەرایەتی گشتی پاڵپشت بە یاسای بە مۆڵەتکردن لە کەوانەدا ئیستیملاکی بەرکار لە هەرێم مافی بە مۆڵەتکردنی ئەو زەوی و مڵکە نەگوازراوانەی هەیە کە شوێنەواری یان کەلەپورین. ئەمەش بەرامبەر بە قەرەبوویەکی دادپەروەرانە دەبێت. دووهەم بەڕێوەبەرایەتی گشتی پێویستە شوێن و ناوچە و گەڕەکە شوێنەواری و کەلەپوریەکان و ناوچە پارێزرا و قەدەغەکراوەکان بپارێزێت لە کاتێکدا ئەو جێگایە نەمەترسی و هەڕەشەی لە ناوبردنیان لەسەر بێت.
پێشنیاری چوارەم پێشنیازی هەر سێ لیژنەی تایبەتمەند مادەکە وەک خۆی تەنیا بڕگەی دووەم بەم شێوەی لێ بکرێت. دووەم دەبێت بەڕێوەبەرایەتی گشتی لە ڕێگەی بەڕێوەبەرایەتیەکان شوێن و ناوچە و گەڕەکە شوێنەواری و کەلەپورەکان و ناوچە پارێزرا و قەدەغەکراوەکان بپارێزێت لە کاتێکدا ئەو جێگایەنە مەترسی و هەڕەشەی لە ناوبردنیان لەسەر بێت. زۆر سپاس. سپاس بۆ تۆ. مادەی حەوت چوار پێشنیازەیە بەڕێزان. هەر بەڕێزەی لەگەڵ پێشنیازی یەکەمە دوو ئەندامی لەگەڵە بەڕێزان. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی دووەمە کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی سێمە وەک خۆی کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی لیژنە تایبەتمەندەکانە پێشنیازی چوارەم. بەڵێ بەدەنگی 61 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 12 پێشنیار هەیە. پێشنیار یەکەم وەکو خۆی مادەی 8 یەکەم هەموو ناوچە شوێنەواری و کەلەپورەکان بەناوی موڵکی گشتیەوە تۆمار دەکرێن بۆ مەبەستی شوێنەواری تەرخان دەکرێت. دووەم ئەو شوێن و مڵکانی کە لە پورین دەکرێت مڵکایەتی خاوەنەکانیان بمێنێتەوە بەڵام نابێت هیچ گۆڕانکاریێکی تێدا ئەنجام بدرێت و زیانی پێ بگەێنرێت. لە کاتی نۆژەنکردنەوەیانیان هەر کارێکی تردا و لەژێر چاودێری ڕێنمایی بەڕێوەبەرایەتیەکان و بەڕێوەبەرایەتی گشتیدا لایەنە کە لە پورەکەی دەپارێزرێت. پێشنیاری دووەم پێشنیاری هەر سێ لیژنەی تایبەتمەند مادەکەوەکو خۆی تەنها بڕگەی یەکەم بەم شێوەی لێ بکرێت. هەموو ناوچە دەرەوە گەروابێ نیساب نامێنێت تۆزێ کەمتر. آخر نوێژ وڵا نیر سەعات تەخیر بوون بەس دەنگدانەکە با تەواو بکەین. هەموو تامەڕۆن با نیسابەکە نەبێت. جەنابەت بڕۆ مەلای قەیدا با کاک شەزایردان. فەرموو کاک شەزایردان دانیشە بەڕێز. پێشنیاری دووەم پێشنیاری هەر سێ لیژنەی تایبەتمەند مادەکەوەکو خۆی تەنها بڕگەی یەکەم بەم شێوەی لێ بکرێت. یەکەم هەموو ناوچە شوێنەواری و کەلەپورەکان بەناوی مڵکی گشتی شوێنەوارەوە تۆمار دەکرێن بۆ مەبەستی شوێنەواری تەرخان دەکرێت. سوپاس سەرۆکی پەرلەمان. بەڕێزان ئەندامانی پەرلەمان سەبارەت بە مادەی 8 دوو پێشنیاز هەیە وەک خۆی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ وەک خۆیەتی وەک خۆی بەڕێزان. بەڵێ 54 دەنگ هەر بەڕێزەی لەگەڵ پێشنیازی دووەمە پێشنیازی لیژنەی تایبەتمەند دوو ئەندامی لەگەڵە سێ بەڵێ سێ ئەندام چوار بەڵێ چوار یەک دوو پێنج بەڵێ پێنج ئەندامی بەڵێ سپاس مادەی نۆ بەڵێ شیرین خان بەڵێ مایکەکە ئیش ناکە جارێکی کەس مایک ئێتا بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 90 بڕگەی دووهەم ئەندام دەتوانێت بینین یا داوای بینینی داڕشتنەوەی کۆتایی لە سکرتێری پەرلەمان و لە لیژنەی یاسایی و لیژنەی تایبەتمەند بکات. ئێمە هیچ وێنەیەک لە راپۆرتی کۆتاییمان لە بەدەست نییەوە نازانین پێشنیارەکان چۆن نووسراونەتەوە بۆیە ناتوانین دەنگیشی لەسەر بین. بۆی پێشنیار دەکەین وێنەیەک لە راپۆرتەکانمان بۆ بنێرن یا ئامادەیکەن. بەڵێ زۆر سپاس شیرین خان ئەو بێ خۆتان داوایکەن. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەوانەی بیدایەت داوایان کرد بۆیان هادەسە تۆش بۆت دێ ئێستا بۆتان دێ ئێستا بەڕێزان یەک تۆز نیو سعات پێش جەلسەکە ئەگەر داوای بکەن بۆ خۆتان باشترە و چکە ئێمەش لە ناو جەلسەکە فریایەوە معادەدە ناکەوین ئەوە نەیە ئیستنساخەکەین فەرمون بیخوێننەوە ئەبێت تۆزە زووتر داوایکەن. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 9 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادەی 9 یەکەم لە کاتی بەکارهێنان و دابەشکردنی زەوی و شوێنەکانی مولکی دەوڵەت و کەسانی سروشتی یان معنەویدا بۆ دروستکردنی خانوو هەر بینایەکی تر یان گۆڕینی سیمای خانوو باڵەخانەکان لەو شوێنانەدا کە شوێنەواری و کەلەپوری و ناوچەی پارێزراون پێویستە هەماهەنگی و ڕەزامەندی بەڕێوەبەرایەتەکان یان بەڕێوەبەرایەتی گشتی هەبێت و لەلایەن لیژنەی هونەریەوە بە ڕەچاوکردنی ئاستی نێزیکی و دووریان لە شوێنەواری و کەلەپوریەکانەوە چۆنیەتی کارکردن لەو شوێنانەدا دەستنیشان دەکرێت. دووەم لە کاتی بوونی هەر بربەستێک لە جێبەجێکردنی هەر پروژەیەکدا لەوانەی
کە لە برگەی یەکەمی ئەم مادەیەدا هاتوون بەڕێبرایەتەکان یان بەڕێبرایەتی گشتی لەسەر ئەرکی لایەنی جێبەجەکاری پروژەکە کاری بە دواگەڕان و هەلکولین ئەنجام دەدات کە لە ماوەیەکی گونجاودا دەبێت بۆ گەڕانی زانستی ورد بە لە بەرچاوگرتنی ماوەی جێبەجێکردنی پروژەکە و تێچووی گەڕانەکە لە کوی تێچوەکانی پروژەکەدا دیاری دەکرێت. بەڵێ سپاس سەبارەت بە مادەی نۆیت پێشنیازێک نیەر بەڕێزێکی لەگەڵە. بەدەین شەس ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی دە بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 10 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا بەرگەی یەکەم بەم شێوەیە لێ بکرێت. یەکەم سەرجەم شوێن و ناوچە ئاینیەکان کە شوێنەواری یان کەلەپورین ملک و مالی دەوڵەت بن یاخود وەقف بۆ هەمان مەبەست بەکار دەهێنرێن. پێشنیاری دووەم وەک خۆی مادەی 10 یەکەم سەرجەم شوێن و ناوچە ئاینیەکان کە شوێنەواری یان کەلەپورین ملک و مالی دەوڵەت بن یان تایبەت یان خودوەقف بۆ هەمان مەبەست بەکار دەهێنرێن. دوام نابێت شوێن و ناوچە ئاینیەکان لە کاتی نوژەنکردن یان دەستکاریکردن یاخود هەر گۆڕانکاریەک زیان یان پێ بگەینرێت و دەبێت بەرەچاوکردن و پاراستنی لایەنی شوێنەواری و کەلەپوریەکەی لەژێر چاودێری ڕێنمایی بەڕێوەبەرایەتی گشتیدا بن. مادەی دە دوو پێشنیازەیە بەڕێزێک لەگەڵ پێشنیازی یەکەمە دوو ئەندامی لەگەڵە هەر بەڕێزێ لەگەڵ پێشنیازی دووەمە وەک خۆی فەرمونون. بەدەین 57 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. داوا لە فراکسیۆنەکانەکەین لەگەڵ ئەندامەکانیان قسە بکەن ئەو بەڕێزانەی چوون نوێش بکەن بێنەوە ژوورەوە بۆی ئەمانی تریش بتوانن نوێژەکانیان بکەن. بەڵێ تەنها پیان بوترێک کە نوێژەکان تەواو بوون بێنەوە بۆی نیساب بگەڕێتەوە. مادەی 11 بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 11 چوار پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم بڕگەکانی یەکەم و دووەمی مادەکە بکرێتە یەک بڕگە. پێشنیاری دووەم بڕگەکانی یەکەم و دووەمی مادەکە یەک بخرێت بەم شێوەیە. یەکەم تۆمارکردن و گەڕانەوەی ئەو شوێنەوارە گوێزراوانەی کە هاوڵاتیان بەڕێکەوت دۆزیویانەتەوە یان پێدانی بەڵگەنامەیەکی تایبەت بە خاوەنەکانیان بە مەرجێ چاودێریکردنی بەردەوامی شوێنەکان لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی. پێشنیاری سێەم وەک خۆی مادەی 11 بە مەبەستی تۆمارکردنی شوێنەوار و کەلەپورە گوازراوەکان بەڕێوەبەرایەتیەکان یان بەڕێوەبەرایەتی گشتی تۆمارێک ئامادە دەکات بۆ یەکەم تۆمارکردنی ئەو شوێنەوارە گوێزراوانەی هاوڵاتیان بەڕێکەوت دۆزیویانەتەوە. دووەم تۆمارکردنی ئەو شوێنەوارە کەلەپوری و شوێنەواریانەی لە مادەی 8دا دەخنووس کراون و پێدانی بەڵگەنامەیەکی تایبەت بە خەوەنەکانیان بە مەرجێ چاودێریکردنی بەردەوامی شوێنەکان لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی. پێشنیاری چوارەم پێشنیاری هەرسێ لیژنەی تایبەتمەند مادەکە وەک خۆی تەنها لەگەڵ ئەم گۆڕانکاریانە. یەکەم ناونیشانی مادەکە بەم شێوەی لێ بکرێت شوێنەوار و کەلەپوری گوازراوە. دووەم بڕگەی دووهەم بەم شێوەی لێ بکرێت. دووەم تۆمارکردنی ئەو شوێنەوار و شوێنە کەلەپوری و شوێنەواریانەی لە مادەی دەدا دەخنووس کراون و پێدانی بەڵگەنامەیەکی تایبەت بە خاوەنەکانیان بە مەرجێ چاودێریکردنی بەردەوامی شوێنەکان لەلایەن بەڕێوەبەرایەتیەکان و بەڕێوەبەرایەتی گشتی. زۆر سپاس سەبارەت بە مادەی 11 چوار پێشنیار هەیە هەر بەڕێزێ لەگەڵ پێشنیازی یەکەمە کەسی لەگەڵ نییە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی دووەمە سێ کەسی لەگەڵا هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی سێمەوە خۆی کەسی لەگەڵ نییە هەر بەڕێزێ لەگەڵ پێشنیازی چوارەمە پێشنیازی هەر سێ لیژنەی تایبەتمە. بەدەنگی 56 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 12 فەرموون. سەبارەت بە مادەی 12 چوار پێشنیار هەیە. یەکەم پێشنیاری یەکەم بڕگەکانی یەکەم و دووەم یەک بخرێت و بەم شێوەیە. یەکەم کەسانی سروشتی و معنەوی بۆیان نییە شوێنەواری گوازراوەیان لابێت و دەبێت لە ماوەی 90 ڕۆژ لە ڕێکەوتی جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایەوە ڕادەسی بەڕێوەبەرایەتی گشتی بکەنەوە و خاوەنیان دەستداری حایز پارچەی کەلەپوری و دەستنووسەکان ئاگاداری بەڕێوەبەرایەتی گشتی بکاتەوە بۆ ئەوەی تۆمار بکرێت و سەرپەرشتی هاوبەش بکرێت.
پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنها بڕگەی یەکەم بەم شێوەیە لێ بکرێت. یەکەم کەسانی سروشتی و معنەوی بۆیان نییە شوێنەواری گوازراوەیان لابێت و دەبێت لە ماوەی 90 ڕۆژ لە ڕێکەوتی جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایەوە ڕادستی بەڕێوەبەراتی گشتی بکەنەوە و ئەگەر نەیگەڕاندەوە بە پێی یاسابەرکارەکان مامەڵەی لەگەڵ دەکرێت. پێشنیاری سێەم وەک خۆی مادەی 12 یەکەم کەسانی سروشتی و معنەوی بۆیان نییە شوێنەواری گوازراوەیان لابێت و دەبێت لە ماوەی 90 ڕۆژ لە ڕێکەوتی جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایەوە ڕادستی بەڕێوەبەراتی گشتی بکەنەوە. دووەم پێویستە خاوەن یان دەستداری حایز پارچەی کەلەپوری و دەستنووس لە ماوەی 90 ڕۆژ لە ڕێکەوتی جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایەوە ئاگاداری بەڕێوەبەراتیەکانیان بەڕێوەبەراتی گشتی بکاتەوە بۆی تۆمار بکرێت و سەرپەرشتی هاوبەش بکرێت. سێەم پاڵپشت بەڕێکارە یاسایەکان خاوەنی پارچەی کەلەپوری یاخود دەستنووسەکان لە بڕگەی دووەمی ئەم مادەیەدا ئاماژیان پێکراوە بەرپرسن لە ونبوون و تێکچوونی پارچەکان. پێشنیاری چوارەم پێشنیاری هەرسێ لێژنەی تایبەتمەند مادەکە وەک خۆی تەنها بڕگەی یەکەم بەم شێوەیە لێ بکرێت. یەکەم کەسانی سروشتی و معنەوی بۆیان نییە شوێنەواری گوازراوەیان لابێت و دەبێت لە ماوەی 90 ڕۆژ لە ڕێکەوتی جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایەوە ڕادستی بەڕێوەبەراتیەکان یان بەڕێوەبەراتی گشتی بکەنەوە. سپاس. مادەی 12 چوار پێشنیازەیە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی یەکەمە کەسی لەگەڵ نییە بەڕێزە لەگەڵ پێشنیازی دووەمە دوو ئەندامی لەگەڵە هەر بەڕێزێ لەگەڵ پێشنیازی سێمە کەسی لەگەڵ نییە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی هەر سێ لیژنە تایبەتمەندە. بەڵێ بەدەنگی 60 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سیانزەی پێشنیازێک نیوەکو خۆی مادەی سیانزە یەکەم بەڕێوەبەرایەتی گشتی دەتوانێت بڕیاری لێسەندەوەی مافی خاوەنداریەتی هەر پارچەیەکی کەلەپوری یان دەستنووسەکان بدات لەوانەی کە پێشتر تۆمار کراوە لای خاوەنەکەیتی بەرامبەر بە قەرەبوویەکی دادپەروەرانی خەمڵێنراو لەلایەن لیژنەی هونەریەوە. دووەم مافی بڵاوکردنەوەی زانیاری لەسەر پارچەی شوێنەواری یان دەستنووسەکان تەنها بە ڕەزامەندی و بەڕێوەبەرایەتیەکان یان بەڕێوەبەرایەتی گشتی دەبێت. بەڵێ بەڕێزان سەبارەت بە مادەی سیانزە هیچ پێشنیازێک نییە ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەی وەک خۆی پەسەند کرێت. بەدەنگی 61 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 14 فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 14 هیچ پێشنیارێک نییە مادەکە وەک خۆی مادەی 14 یەکەم بەڕێوەبەرایەتی گشتی بۆی هەیە بە ڕەزامەندی وەزیر بە هەماهەنگی لەگەڵ دامەزراوەتی حاجیەکان بۆ مەبەستی توێژینەوەی زانستی نۆژەنکردنەوە یان دەوڵەمەندکردنی مۆزەخانەکانی هەرێم یان خستنەوڕی کاتی شوێنوار و کەلەپورە گوازراوەکان بهێنێتە ناوەوەی هەرێم. دووەم هەر کەسێک بە پشتبەستن بە یاسا هەر شوێنەوارێکی گوازراوە یان پارچەیەکی کەلەپوری بهێنێتە ناو هەرێم پێویستە مۆڵەت لە وەزیر وەربگرێت. سێەم بەڕێوەبەرایەتی گشتی لە ڕێگەی لیژنەی هونەریەوە بە دوواداچوون و لێکۆڵینەوە بۆ ئەو شوێنەوار و کەلەپورە گوازراوانە دەکات کە لە دەرەوە هێنراونەتە ناو هەرێم ئەگەر سەلمێنرا شوێنەوارن و لە وڵاتی خاوەندارێتی خۆیان بە شێوەیەکی نایاسایی براونەتە دەرەوەی وڵات ئەو کات دەست بە سەردا دەگیرێت و بە ڕەچاوکردنی مەرجی مامەڵەی هاوشێوە بۆ وڵاتە ڕەسەنەکەی دەگەڕێنرێتەوە. بەڵێ مادەی 14 هیچ پێشنیازێک نییە ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوە خۆی پەسەند کرێ. بەدەنگی 62 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 15 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم وەکو خۆی یەکەم وەزیر بۆی هەیە بە ڕەزامەندی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە هەماهەنگی لەگەڵ دامەزراوەتی حاجیەکان بە مەبەستی توێژینەوەی زانستیان نۆژەنکردنەوە یان خستنەوڕووی کاتی شوێنەوار و کەلەپورە گوازراوەکان بنێرێتە دەرەوەی هەرێم. کەلەپورە گوازراوەکان بنێرێتە دەرەوەی هەرێم. دووەم وەزیر بە ڕەزامەندی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ هەیە ئەو شوێناوەریان کەلەپورە گوازراوانی هاوشێوەکانە لە هەرێمدا هەیە بۆ مەبەستی بەدیهێنانی توێژینەوە و سوودی زانستی
یان مێژووی یان هاوکاریکردن و دەوڵەمەندکردنی مۆزەخانەکانی هەرێم لەگەڵ مۆزەخانە و زانکۆ و پەیمانگا و دامەزراوە زانستیەکانی دەرەوەی هەرێمدا ئاڵۆگۆڕیان پێ بکرێت. پێشنیاری دووەم پێشنیاری هەر سێ لیژنەی تایبەتمەندە مادەکە بەم شێوەی لێ بکرێت. وەزیر بۆی هەیە بەڕزامەندی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە هەمانگوێی لەگەڵ دامەزراوە اتحادیەکان یەکەم بۆ مەبەستی توێژینەوەی زانستیان نۆژەنکردنەوەیان خستنەوەی کاتی شوێنەوار و کەلەپۆرە گوازراوەکان بنێرێتە دەرەوەی هەرێم. دووەم ئەو شوێنەواریان کە لە پۆرە گوازراوانەی هاوشەوەکانە لە هەرێمدا هەیە بۆ مەبەستی هێنانەدی توێژینەوە و سوودی زانستیان مێژوویان هاوکاریکردن و دەوڵەمەندکردنی مۆزەخانەکانی هەرێم لەگەڵ مۆزەخانە و زانکۆ و پەیمانگە دامەزراوە زانستیەکانی دەرەوەی هەرێمدا ئاڵۆگۆڕیان پێ بکرێت. بەڵێ سەبارەت بە مادەی 15 دوو پێشنیار هەیە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی یەکەمەوە بخۆی کەسی لەگەڵ نییە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی هەر سێ لیژنەی تایبەتمەندە. بەدەنگی 59 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 16 فەرموون. سەبارەت بە مادەی 16 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم ئەم مادەیە لەگەڵ مادەی 4دا یەک بخرێت. پێشنیاری دووەم وەک خۆی مادەی 16 یەکەم بەڕێوەبەراتی گشتی تایبەتمەندە بە کاری شوێنەواری و کەلەپوری لە هەرێم. دووەم هیچ کەس و لایەنێک بۆی نییە کاری شوێنەواری و کەلەپوری لە هەرێم ئەنجام بدات تەنانەت لەسەر زەوی و مڵکی خۆشی بێت تەنها بە مۆڵەتی بەڕێوەبەراتی گشتی نەبێت. سێەم بەڕێوەبەراتی گشتی بۆی هەیە ڕێگا بدات بە پسپۆڕان و دام و دەستگا زانستی و زانکۆ و پەیمانگەکانی ناوخۆ و بیانیەکان بۆ مەبەستی کاری شوێنەواری و کەلەپوری لە بواری شوێنەوار و کەلەپوردا. ئەمەش دوای دڵنیابوون لە توانا و لێهاتووی زانستی و دارایی ئەو لایەنانە. بەڵێ بەڵام ئەوەی کە لە بەردەستی ئێمایە وا نییە کاتۆر ئیزافەتان بەڵێ وازحە یعنی ئەوەی خوێنتانەوە دروستەکەی. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان دوو پێشنیازێ بۆ مادەی 16 لەگەڵ پێشنیازی یەکەمە با فەرمووی دەستبەرزکاتەوە دوو ئەندامی لەگەڵە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی دووهەمە وەک خۆی بەدەنگی 57 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 17 فەرموون. ئەوانەتان کە تۆزی سەریع مادەی 17 سەبارەت بە مادەی 17 دوو پێشنیار هەیە. پێشنیار یەکەم مادەکە وەک خۆی تەنها بڕگەی شەشەم بەم شێوەی لێ بکرێت. شەشەم هەر شوێنەوارناسێک یا کارمەندێکی بواری شوێنەوارناسی لە زانکۆ پەیمانگەکانی هەرێمدا بۆ مەبەستی زانستی ئەنجامدانی توێژنەوە و کاری شوێنەواری دەتوانن سەردانی ناوچە شوێنەواری و کەلەپوریەکان بکەن بە مەرجێک پشتگیری لایەنی ئەکادیمیەکەی هەبێت و بەڕێوەبەرایەتی گشتی ئاگادار بکاتەوە. پێشنیاری دووەم وەک خۆی مادەی 17 یەکەم بەڕێوەبەرایەتیەکان و بەڕێوەبەرایەتی گشتی کاری شوێنەواری و کەلەپوری ئەنجام دەدەن لەو زەوی و شوێنانەی کە مڵکی دەوڵەتن و کەسانی سروشتی و معنەوی ناوچەی شوێنەواری و کەلەپوری لە خۆ دەگرێت. دووەم ئەو زەوی شوێنانەی کاری شوێنەواری و کەلەپوریان تێدا ئەنجام دراوە ئەگەر دەرکەوت شوێنەوار و کەلەپوری نین دەگەڕێنرەوەنەوە دۆخی پێش ئەنجامدانی ئەو کارانەی تیاندا دەکراون ئەگەر ئەو شوێن و زەویانە ئاماژەی پێکراوە مڵکی کەسانی سروشتی یا معنەوی بوون لە ئەنجامی گەڕان و ڕوپێوی هەڵکۆڵین و زیانمەند بوون ئەوە پاڵپشت بە خەمڵاندی بەڕێوەبەرایەتی گشتی و بەڕەزامەندی هەردوو لە یان لە ڕێگای دادگاوە قەرەبووی زیانەکانیان دەکرێتەوە. سێم بەڕێوەبەرایەتیەکان یا بەڕێوەبەرایەتی گشتی ماوەی کاری شوێنەواری و کەلەپوری دیاری دەکات و دەکرێت ماوەکەی درێژ بکرێتەوە. چوارەم هەموو ئەو کاری شوێنەواری و کەلەپوری هەموو ئەوانەی کاری شوێنەواری و کەلەپوری ئەنجام دەدەن پشت دەبەستن بۆ بتوێژینەوە و کارانەی لە پێشتردا لەلایەن شوێنەوارناسانی ناوخۆ بیانیەوە لە هەمان شوێنیان لە دەوروبەری یان نزیکی شوێنی دەستنیشانکراو بۆ کارکردن ئەنجام دراون. پێنجەم لە کاتی گەڕان و ڕوپەی و هەڵکۆڵیندا کە پارچەی شوێنەواری و کەلەپوری دۆزرایەوە بە پێی سنووری جوگرافی شوێنی کارکردن پارچە دۆزراوەکان دەگەڕێنرێنەوە بۆ مۆزەخانەی ئەو شارە یا ئەو شوێنەی کاری تێدا دەکرێت. شەشەم هەر شوێنەوارناسێک یا کارمەندێکی بواری شوێنەوارناسی لە زانکۆ پەیمانگەکانی هەرێمدا بۆ مەبەستی زانستی و ئەنجامدانی توێژنەوە و کاری شوێنەواری بۆی هەیە سەردانی ناوچەی شوێنەواری و کەلەپوریەکان بکە بە مەرجێک پشتگیری لایەنە ئاکادمیەکەی هەبێت و بەڕێوەبەرایەتیەکانیان بەڕێوەبەرایەتی گشتی ئاگادار بکاتەوە. زۆر سپاس. مادەی 17 دوو پێشنیارەیە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری یەکەمە
دوو ئەندامی لەگەڵە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری دووەمەوە بخۆی. بەدەنگی 67 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 18 دوو پێشنیار هەیە. پێشنیار یەکەم مادەکەوە خۆی تەنها بڕگەی یەکەمی ئەم مادەیە بەم شێوەی لێ بکرێ. یەکەم سەرۆکی لێژنە یان نێردرا و بە مەرجە پسپۆرێکی شوێنەواری شارەزا و خاوەن ئەزمون بێت. پێشنیاری دووەم وەک خۆی مادەی 18 لیژنەی کاری شوێنەواری و کەلەپوری لەلایەن بەڕێوەبەرایەتیەکان و بەڕێوەبەرایەتی گشتی بەم شێوەیە پێک دێنرێ. یەکەم سەرۆکی لێژنەیان نێردا مەرجە پسپۆرەشی شوێنەواری شارەزا و خاوەن ئەزمون بێت. دووەم دەبێت ئەندامانی لێژنەکانی کاری شوێنەواری و کەلەپوری بە پێی پێویست یەک لەحظە مادەی 57 نەک 67 من لێم تێک چوو ببوورە نانە 57 29 و 28 بەڵێ تا 57 بەڵێ فەرموو ببوورە کاک لوقمان ببوورە. یەکەم سەرۆکی لێژنەیە نێردا مەرجە پسپۆرەشی شوێنەواری شارەزا و خاوەن ئەزمون بێت. دووەم دەبێت ئەندامانی لیژنەکانی کاری شوێنەواری و کەلەپوری بە پێی پێویست شوێنەوەرناز بن و دەکرێت بە پێی پێویستی ئەو ناوچەیە کاری تێدا دەکرێت چەند پسپۆرێکی دیکەش ئەندام بن. سێم لە کاتی کارکردندا لەگەڵ تیمی مۆڵەت پێدراو پێویستە بەلایانی کەم دوو شوێنەوەرناز کە کارمەندی بەڕێوەبەرایەتیەکانیان بەڕێوەبەرایەتی گشتی بن و وەک نوێنەر و ئەندامکار بکەن و مافی زانستی تەواویان هەبێت لە نووسینی راپۆرت و بڵاوکردنەوەی توێژینەوە و بەشداریکردنی کۆڕ و کۆنفرانسدا کە لە ناوەوە و دەرەوەی هەرێم دەرێ هەرێم بوو بەرپرسیش دەبن بەرامبەر هەر کەم و کوڕیەک لە کارکردندا ئەگەر بەڕێوەبەرایەتیەکانیان بەڕێوەبەرایەتی گشتی لێ ئاگادار نەکەنەوە. بەڵێ زۆر سپاس. مادەی 18 دوو پێشنیارە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری یەکەمە دوو ئەندامی لەگەڵە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری دووەمە. بەدەنگی 53 ئەندامی پەرلەمان پەسەند کرد. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 19 دوو پێشنیار هەیە. پێشنیار یەکەم وەکو خۆی مادەی 19 ئەو تیم و لایەنانەی داوای کارکردن لە بواری شوێنەواری و کەلەپوری دەکەن دەبێت پابەندیانەی خوارەوە جێبەجێ بکەن. یەکەم پێشکەشکردنی داوایەک بە بەڕێوەبەراتی گشتی بۆ کاری شوێنەواری و کەلەپوری کە ئەمانە لە خۆ دەگرێت تایبەتمەندی و شارەزای داواکاران و توانای داراییان. دووەم زانیاری لەسەر ئەندامانی تیمی پێشکەشکاری داواکە و ڕەچاوکردنی لایەنی زانستی و پسپۆریان. سێم داواکار لە شوێنێکی زانستی باوەڕپێکرای وەکو زانکۆ پەیمانگا یان دەستگایەکی شوێنەواری ڕێگە پێدراو بێت. چوار ئەگەر تیمی داواکار لە دەرەوەی عێراق بێ پێویستە پشتگیری نوێنەرایەتی وڵاتەکەی لە هەرێمیان باڵوێزخانەکەی لە عێراق هەبێت. پێنجەم دیاریکردنی ژمارە و ئاستی ئەو کرێکارانەی کە لەگەڵیدا کار دەکەن لەگەڵ توانای زانستیەکەیان. شەشەم دابینکردنی پاسەوان بۆ شوێنی کارکردن. حوتەم هەوڵدان بۆ دابینکردنی کورسی خوێندن و زەمالە بۆ فەرمانبەرانی شوێنەوارناسی لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی. دووەم خاڵی یەکەم پێشکەشکردنی نەخشەیە کە تێیدا سنووری شوێنی کارکردنەکە ڕوون بکاتەوە ئاماژەش پێ بکرێت بە ناوچە شوێنەواریەکان. دووەم پێشکەشکردنی راپۆرتێکی بەرنامەی کاری ساڵانە و راپۆرتی کشتگیری لە کۆتایی کارەکەی گرێبەزدا دەدرێتە بەڕێوەبەرایەتی گشتی. سێم پێویستە بۆ کارکردن سوود لە بەشی شوێنەوارناسی لە هەرێم وەربگیرێت. پێشنیاری دووەم پێشنیاری هەر سێ لیژنەی تایبەتمەندە سەبارەت بە مادەی 19 مادەکە بەم شێوەی لێ بکرێت ئەو لایەنانەی داوای کارکردن لە بواری شوێنەواری و کەلەپوریدا دەکەن پابەند دەبن بە یەکەم پێشکەشکردنی داوایەک بە بەڕێوەبەرایەتیەکان بۆ کاری شوێنەواری و کەلەپوری کە ئەمانە لە خۆ دەگرێت. یەکەم تایبەتمەندی و شارەزای داواکاران و توانای داراییان. دووەم زانیاری لەسەر ئەندامانی تیمی پێشکەشکاری داواکە و ڕەچاوکردنی لایەنی زانستی و پسپۆریان. سێم داواکار لە لایەنێکی زانستی باوەڕپێکرای وەکو زانکۆ پەیمانگا یان دەستگایەکی شوێنەواری ڕێگە پێدراو بێت. چوارەم ئەگەر تیمی داواکار لە دەروی عێراق بێت پێویستە پشتگیری نوێنەرایەتی وڵاتەکەی لە هەرێمیان باڵوێزخانەکەی لە عێراق هەبێت. پێنجەم دیاریکردنی ژمارە و ئاستی ئەو کرێکارانەی کە لەگەڵیدا کار دەکەن لەگەڵ توانە زانستیەکەیان. شەشەم دابینکردنی پاسەوان بۆ شوێنەکە لە ماوەی کارکردندا. حوتەم هەوڵدان بۆ دابینکردنی کورسی خوێندن و زەمالە بۆ فەرمانبەرانی شوێنەوارناسی لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی.
خاڵی دووەمی ئەم مادەیە یەکەمیان پێشکەشکردنی نەخشەیە کە تێیدا سنووری شوێنی کارکردنەکە ڕوون بکاتەوە و ئاماژەش بکرێت بە ناوچە شوێنەواریەکان. دووەم پێشکەشکردنی راپۆرتێکی بەرنامەی کاری ساڵانە و راپۆرتی گشتیش لە کۆتایی کاری گرێبەسەکەدا دەدرێتە بەڕێوەبەرایەتی گشتی. سێەم پێویستە بۆ کارکردن سوود لە بەشەکانی شوێنەوارناسی لە هەرێم وەربگیرێت. سوپاس سەرۆکی پەرلەمان. زۆر سوپاس. مادەی 19 دوو پێشنیار هەیە، یەکەم و خۆی یەک کەسی لەگەڵە، دووەم پێشنیاری هەر سێ لیژنەی تایبەتمەند. بەدەنی 64 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 20 سەبارەت بە مادە 20 دوو پێشنیار هەیە. پێشنیار یەکەم بڕگەی دووەم بەم شێوەی لێ بکرێت. دووەم داواکار گرێبەستێک لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی بۆ ماوەیەکی دیاریکراوی کارکردن ئەنجام دەدات کە تێیدا ماف و پابەندبوونی هەردوو لە دیاری دەکرێت و دواتر لەلایەن وەزیرەوە پەسەند دەکرێت و گشت گرێبەستەکان بەپێی ڕێکارە یاسایەکان بن و لەژێر وردبینی دیوانی چاودێری دارایی هەرێم بن. پێشنیاری دووهەم وەک خۆی یەکەم بەڕێوەبەراتی گشتی دوای پێشکەشکردنی داواکاریەکەی تیمی داواکار پێداچوونەوە وردبینی بۆ دەکەن و پاشان بڕیاری لەسەر دەدەن. دووهەم داواکار گرێبەستێک لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی بۆ ماوەیەکی دیاریکراوی کارکردن ئەنجام دەدەن کە تێیدا ماف و پابەندبوونی هەردوو لا دیاری دەکرێت و دواتر لەلایەن وەزیرەوە پەسەند دەکرێت. بەڵێ قسەت هەیە نەجار خان؟ بەڵێ فەرموو. مایکەکەت پێکە؟ بەڵێ فەرموو. بەتەواوی نەخیند بەڕێوەبەرەتیەکان نەکردبوو گەل جۆرە دژی وا کردبوو. بەڵێ بەڵێ ئەوەی ئەو ئەی خوێنێتەوە ئەوە ئەسڵەکەیە، ئەوەی کە کاکتۆر زێدانی خوێنێتەوە دەنگ لەسەر ئەوە دەدەین. بەڵێ بەڕێزان مادەی 20 پێشنیازی یەکەم هەر بەڕێزێکی لەگەڵە، دوو بەڕێز سێ بەڕێز. مادەی دوو پێشنیازی دووەم هەر بەڕێزێکی لەگەڵە، بەڵێ بەدەنی 56 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. کاکتۆر دکتۆر زێدان. بەڵێ فەرموو مادەی 21 بخوێننەوە فەرموون. بەڕێ سەرۆکی پارلەمان سەبارەت بە مادەی 21 هیچ پێشنیارێک نییە وەکی خۆی. مادەی 21 بەڕێوەبەرایەتەکان و بەڕێوەبەرایەتی گشتی کاری بەدەواچوون و چاودێریکردنی تیمەکانی من زۆر وازح نییە کاکرزگار فەرموو. وازح نەبوو گۆڕم. بەڵێ بەسەر فەرموو. مادەی 21 یەکەم بەڕێوەبەرایەتەکان و بەڕێوەبەرایەتی گشتی کاری بەدەواداچوون و چاودێریکردنی تیمی مۆلەت پێدراوی کاری شوێنواری و کەلوپوری دەکات. دووەم لە کاتی سەرپیچەکردین یەک لە مەرجەکانی گرێبەستی کارکردن لە کاری شوێنەواری و کەلوپوری و بەڕێوەبەرایەتەکان و بەڕێوەبەرایەتی گشتی بە نووسراو ئاگاداری لایانی بەرامبەر دەکاتەوە بۆ لادانی سەرپیچەکە لە ماوەیەکی گونجاو و دیاریکراودا. سێەم ئەگەر لایەری بەرامبەر سەرپیچەکەی لا نەبرد لەسەر داواکاری بەڕێوەبەرەتی گشتی وەزیر گرێبەستەکە هەڵدەوەشێنێتەوە. بەڵێ زۆر سپاس. مادەی 21 هیچ پێشنیازێک نییە وەک خۆی هەر بەڕێزێکی لەگەڵە. بەدەنی 63 ئەندامی پەرلەمان پەسەند کرد. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 22 سێ پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم خاڵی سێ لە بەرگەی چوارەم لا ببرێت. پێشنیاری دووەم وەک خۆی. مادەی 22 هەر یەکەم هەر کەلوپەلێکی شوێنەواری یا کەلەپور لەسەر خاچی یا ژێر خاچی هەرێم بدۆزرێتەوە موڵکی دەوڵەتە. دووەم کەلوپەلێکی شوێنەواری یا کەلەپوری دۆزرایەوە و دەست بەجێ وێنەی دەژیرێت و تۆمار دەکرێت لە شوێنێکی گونجاو دەپارێزرێت.
سێم بەبێ ڕەزامەندی نووسراوی بەڕێوەبەرایەتی گشتی نابێت زانیاری لەسەر ئەو پارچە و شوێنە دۆزراوانە بڵاو بکرێتەوە یا دەستکاری بکرێت و مامەڵەیان پێوە بکرێت چ لە ناوەوە هەرێم بێت یا لە دەرەوە. چوارەم بەڕێوەبەرایەتی گشتی بۆی هەیە ئەمانەی خوارەوە بدات بەو لایەنانەی کاری گەڕان و ڕوپێ و هەڵکۆڵین دەکەن. یەک قالبی شوێنەواری دۆزراوە بە وێنە و هێڵکاری و نەخشەکانیەوە. دوو پارچەی گلێنە و مادە ئەندامانی خۆڵینەکان و بە مەبەستی شیکردنەوە و لێکۆڵینەوە بەمەرجێک لە ماوەیەکدا کە لە 1 ساڵ تێپەڕ نەکات دەرەنجامی لێکۆڵینەوە پێشکەشی دەسەڵاتی شوێنەواری بکرێت. سێ ئەو پارچانەی لە خاڵی دوو ئەم مادەیە داهاتوون ڕاستەوخۆ بە چاودێری بەڕێوەبەرایەتی گشتی ڕەوانەی دەرەوە دەکرێن و لە باج و ڕسومات دەبەخشرێن. پێنجەم پێویستە لەسەر بەڕێوەبەرایەتی گشتی تیمی مۆڵەتدراو ساڵانە ئەنجامی وەرزی کارکردن ڕابگەێنرێت. پێشنیاری سێم پێشنیاری هەر سێ لیژنەی تایبەتمەند مادەکە بەم شێوەی لێ بکرێت. یەکەم هەر کەلوپەلێکی شوێنەوار یا کەلەپور لەسەر خاچی هەرێم یا لە ژێر خاچی هەرێم بدۆزرێتەوە مڵکی دەوڵەتە. دووەم هەر کەلوپەلێکی شوێنەوار یا کەلەپوری دۆزرایەوە دەست بەجێ وێنەی دەگرێت و تۆمار دەکرێت لە شوێنێکی گونجاو دەپارێزرێت. سێم بەبێ ڕەزامەندی نووسراوی بەڕێوەبەرایەتیەکان و بەڕێوەبەرایەتی گشتی نابێ زانیاری لەسەر ئەو پارچە و شوێنانەی دۆزراونەتەوە بڵاو بکرێتەوە یا دەستکاری بکرێن و مامەڵەیان پێوە بکرێت چ لە ناوەوەی هەرێم بێت یا لە دەرەوەی هەرێم. چوارەم بەڕێوەبەرایەتیەکان و بەڕێوەبەرایەتی گشتی بۆی هەیە ئەمانەی خوارەوە بدات بەو لایەنانەی کە کاری گەڕان و ڕوپێ و هەڵکۆڵین دەکەن. یەک قالبی شوێنەوارە دۆزراوەکە بە وێنە و هێڵکاری و نەخشەکانیەوە. دوو پارچەی گلێنە و مادەی ئەندامی خۆڵینەکان بە مەبەستی شیکردنەوە و لێکۆڵینەوە بە مەرجێک لە مادەیەکدا کە لە ماوەیەکدا کە لە 1 ساڵ تێپەڕ نەکات و دەرەنجامی لێکۆڵینەوە پێشکەشی دەسەڵاتی شوێنەواری بکرێت. سێ ئەو پارچانەی لە خاڵی دووی ئەم مادەیەدا هاتوون ڕاستەوخۆ بە چاودێری بەڕێوەبەرایەتیەکان ڕەوانەی دەرەوە دەکرێن و لە باج و ڕسومات دەبەخشرێن. پێنجەم پێویستە لەسەر بەڕێوەبەرایەتیەکان و بەڕێوەبەرایەتی گشتی و تیمی مۆڵەتدراو ساڵانە ئەنجامی وەرزی کارکردنیان ڕابگەێنن. بەڵێ سەبارەت بە مادەی 22 سێ پێشنیار هەیە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری یەکەمە دوو ئەندامی بەڕێزی لەگەڵە هەر بەڕێزێ لەگەڵ پێشنیاری دووەمەوە بخۆی کەسی لەگەڵ نییە هەر بەڕێزێ لەگەڵ پێشنیازی هەر سێ لیژنەی تایبەتمەندە. بەدەنگی 63 ئەندامی پەرلەمان مادەی 23 بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 23 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادەی 23 ڕێگا پێنەدراوەکان. یەکەم جگەلەوەی لەم یاسایەدا ڕێگە پێدراوە ڕەفتار پێکردن و تێکدان و شوێن و بینا و ناوچەی شوێنەواری و شەقام و بازار و خان و گەڕەکە کەلەپوریەکان و ناوچە پارێزراوەکان و پارچەی شوێنەواری و کەلەپوری گوازراوە و نەگوازراوە و شوێنە مێژوویەکان و دەستنووسەکان قەدەغەیە. دووەم خاوەن ئەو زەوی و شوێنەی شوێنەوار و کەلەپور و شوێنە مێژوویەکانی تێدایە بۆی نییە دەستکاری مادی یا تێکدان یا گۆڕینی ڕووکاری دەرەوەی تێدا ئەنجام بدا ئەگەر شوێنەکە لە ڕۆژنامەی فەرمیدا ڕاگەیاندنی بۆ کرابێت یان نەکرابێت. سێم فرۆشتن و بازرگانی پێکردنی شوێنەوار و کەلەپور قەدەغەیە. چوارەم نابێ پارچەی شوێنەواری و کەلەپوری لەبەری بگیرێتەوە و کۆپی بکرێ تەنها بە ڕەزامەندی بەڕێوەبەرایەتی گشتی نەبێت و ئەنجامی لەبەرگرتنەوەش بۆ ڕاهێنان و توێژینەوەی زانستی یا بۆ نیشاندان یا فرۆشتن یاخود بۆ ئاڵوگۆڕ پێکردنیان دەبێت. پێنجەم نابێت هیچ مۆزەخانەیەکی شوێنەواری تایبەت و گشتی مڵکی کەسی بن وەکردنەوەی مۆزەخانەی کەلەپوری و سروشتی پێویستە بە ڕەزامەندی بەڕێوەبەرایەتی گشتی بێت و لەژێر چاودێری ئەو دابێت. شەشەم بەبێ ڕەزامەندی بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگە نادرێت بە بەکارهێنانی ناونیشانی شوێنەوار یا کەلەپور لە شوێنە گشتی و بازرگانیەکاندا. بەڵێ زۆر سپاس. مادەی 23 هیچ پێشنیازێک نییە هەر بەڕێزێکی لەگەڵە هەرندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ مادە 23 وەک خۆی. بەدەنگی 6 ئەندامی پەرلەمان پەسەند کرد. مادە 24 بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 24 دوو پێشنیارێ پێشنیار یەکەم وەکو خۆی
مادەی 24 سزاکان هەر کەسێک پارچەی شوێنەواریان کە لە پۆری و دەستنووسی گوازراوی تۆمارکراویان تۆمار نەکراوی لابێت لە ماوەی 90 ڕۆژ لە ڕێکەوتی بەرکاربوونی ئەم یاسایە باگەداری بەڕێوەبەرایەتیەکان و بەڕێوەبەرایەتی گشتی نەکاتەوە یان ببێتە هۆی ونبوونی یان لە ناوچوونی ئەو پارچەیە بە بەندکردن و پێبژارکردن بە بڕی دوو هێندەی نرخی خەمڵێنراوی پارچەی شوێنەواریان کە لە پوریەکە سزا دەدرێت. دووەم هەر کەسێک شوێنەواریان کە لە پوری گوازراوە بدزێ کە لە ژێر دەستی بەڕێوەبەرایەتیان بەڕێوەبەرایەتی گشتیدا بێ بە زیندانیکردن بۆ ماوەیە کە لە 10 ساڵ زیاتر نەبێت سزا دەدرێت. هەروەها بە پێبژاردنێک بە بڕی 6 هێندەی نرخی خەمڵێنراوی پارچەی شوێنەواری یان کە لە پوریەکە سەرڕای گەڕاندنەوەی. دوو ئەو بارانەی خوارەوە بە بارودۆخی توند ئەژمار دەکرێن و ئەنجامەکەی بە سزای زیندانی هەمیشەیی سزا دەدرێت. ئەگەر پارچەی شوێنەواریان کە لە پوری دزراو نەگەڕێنرێتەوە ئەگەر ئەنجامی تاوانی یەکێک بوو لە ئەندامانی سەر بە بەڕێوەبەرایەتیەکان یاخود بەڕێوەبەرایەتی گشتی یان ڕاستپێرا بۆ پارێزگاریکردن لە شوێنەواریە خود ئەوانەی کار دەکەن لە بەڕێوەبردنیدا. جیم ئەگەر تاوانەکە لەلایەن دوو کەس و زیاتر بە بەکارهێنانی هێز و زۆرە ملێ ئەنجام درا. سێەم خاڵ یەکەم هەر کەسێک پارچەی شوێنەواری باتە دەرەوەی هەرێم یان بەشدار بێت لە بردنە دەرەوەیدا بە زیندانی هەمیشەیی سزا دەدرێت. دوو هەر کەسێک بە ئەنقەس کەلوپەلی کەلەپوری بباتە دەرەوەی هەرێم یان بەشدار بێت لە بردنە دەرەوەی بە پەندکردن سزا دەدرێت کە لە 3 ساڵ زیاتر نەبێت سەرڕای پێبژاردنی بە بڕی 3 ملیۆن دینار. چوارەم یەکەم ئەگەر کەسێک بە ڕەزامەندی نووسرای بەڕێوەبەرایەتی کاری گەڕان و ڕووپێی و هەڵکۆڵین ئەنجام بدات یان هەوڵی دۆزینەوەی شوێنەوار بدات بە بەندکردن بۆ ماوەیە کە لە 3 ساڵ کەمتر نەبێت سزا دەدرێت. دوو ئەگەر کاری گەڕان و ڕووپێی و هەڵکۆڵین یان هەوڵدان بۆ دۆزینەوەی شوێنەوار بۆ هۆی گۆڕینی شوێنەوارەکە دەبێت ئەنجامدەر قەرەبووی دوو هێندەی نرخی خەمڵێنراوی زیانەکە بکاتەوە و دەست بەسەر شوێنەوارەکە دەهێنرێتەوە و کەلوپەلەکانیشی دەگیرێت. سێ دەبێت تاوانبار لەسەر خەرجی تایبەتی خۆی بارەکە بۆ دۆخی ئاسایی بگەڕێنرێتەوە. چوار ئەگەر تاوانبار فەرمانبەری بەڕێوەبەرایەتیەکان یان بەڕێوەبەرایەتی گشتی بێت بە زیندانیکردن بۆ ماوەیەکە لە 15 ساڵ زیاتر نەبێت سزا دەدرێت. پێنجەم هەر کەسێک بازرگانی بە کەلوپەل و پارچەی شوێنەواری و کەلەپوریەکان بکات دەست بەسەر کەلەپوریەکاندا دەگرێت و بە زیندانیکردن بۆ ماوەیەکە لە 10 ساڵ زیاتر نەبێت سزا دەدرێت. سەرەڕای پێبژاردنێک بە بڕی 10 ملیۆن دینار ئەگەر ئەنجامدەری تاوانەکە فەرمانبەری بەڕێوەبەرایەتیەکان یان بەڕێوەبەرایەتی گشتی بێ ئەوە بە هەمان ماوەی ساڵ بە زیندانیکردن سزا دەدرێت سەرڕای پێبژاردنێک بە بڕی 20 ملیۆن دینار. سێ ببورن دووەم هەر کەس بەبێ ڕەزامەندی بەڕێوەبەرایەتی گشتی بازرگانی بە کەلوپەل و پارچەی شوێنەواری و کەلەپوریەکان بکات چ ساختەکراویان لاسای کراوە بێت ئەوا دەست بەسەر کەلوپەلەکەیدا دەگیرێت و بە بەندکردن بۆ ماوەیەک کە لە 3 ساڵ زیاتر نەبێت سزا دەدرێت سەرڕای پێبژاردنێک بە بڕی 2 ملیۆن دینار. ئەگەر ئەنجامدەری تاوانەکە کارمەندی دەسەڵاتی شوێنەواری بێت ئەوە بە هەمان ماوەی ساڵ بە بەندکردن سزا دەدرێت و سەرڕای پێبژاردنێک بە بڕی 6 ملیۆن دینار. پێشنیاری دووەم پێشنیاری هەر سێ لیژنەی تایبەتمەندە مادەکۆک و خۆی تەنها بڕکەی یەکەم بەم شێوەی لێ بکرێت هەر کەسێک پارچەی شوێنەواریان کەلەپوری و دەستنووسی گوازراوی تۆمارکراویان تۆمار نەکراوی لابێت لە ماوەی 90 ڕۆژ لە ڕێکەوتی بەرکاربوونی ئەم یاسایە ئاگداری بەڕێوەبەرایەتی گشتی یان بەڕێوەبەرایەتیەکان نەکاتەوە یان ببێتە هۆی ونبوون یان لە ناوچوونی ئەو پارچەیە بە بەندکردن و پێبژاردن بە بڕی دوو هێندەی نرخی خەمڵێرای پارچەی شوێنەواری یان کەلەپوریەکە سزا دەدرێت. بەڵێ زۆر سپاس. مادەی 24 دوو پێشنیار هەیە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی یەکەمە کەسی لەگەڵ نییە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی سێ لیژنەی تایبەتمەندە. بەدەین 67 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 25 فەرموون. بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 25 سێ پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە بەم شێوە لێ بکرێت هەر کەسێک سروشتیان معنەوی زێدەڕووی بکاتە سەر خانۆیەک باڵەخانەیە گەرەکێک یان هەر شوێنێکی تری شوێنەواری یان کەلەپوری بڵاوکراو لە ڕۆژنامەی فەرمی کە بێتە هۆکار بە تێکدان گۆڕینی سیما یان گۆڕینی ئەو بەبەستەی کە بۆی تەرخان کراوە سزا دەدرێت بە زیندانیکردن بۆ ماوەیەک کە لە 10 ساڵ زیاتر نەبێت
سەرباری سزادان دەبێت لەسەر ئەستۆی خۆی زێدەڕۆیەکە لا ببات. پێشنیاری دوام وەک خۆی مادە 25 هەر کەسێک زێدەڕۆیی بکاتە سەر خانۆیەک باڵاخانەیەک گەرەکێک یان هەر شوێنێکی تری شوێنەواریان کەلەپوری ڕاگەیاندراو لە ڕۆژنامەی فەرمی چ بە تێکدان گۆڕینی سیما یان گۆڕینی ئەو مەبەستەی کە بووی تەرخان کراوە بە زیندانیکردن بۆ ماوەیەک کە لە 10 ساڵ زیاتر نەبێت سزا دەدرێت و پابەندیش دەکرێت لەسەر خەرجی خۆی زیادەڕۆیەکە بگەڕێنرێتەوە بۆ دۆخی پێشتر. پێشنیاری سێم پێشنیاری هەرسێ لژنەی تایبەتمەند مادەکە وەک خۆی تەنیا لەگەل ئەوەین ئەم مادە بکرێتە بەرگەیەک بە زنجیرەی شەشەم بۆ مادەی 24. بەڵێ زۆر سپاس بەڕێزان بۆ مادەی 25 سێ پێشنیار هەیە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ یەکەمە چوار کەسی لەگەڵە هەر بەڕێزێ لەگەڵ دووهەمە هەر بەڕێزێک لەگەڵ سێهەمە کە پێشنیازی هەستێ لیژنەکەیە. بەڵێ بەدەنگی 62 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەشی شەشەم حکمە گشتیەکان. باش. بەڵێ ئێستا ئێمە بەڕێزان ئەندامانی پەرلەمان دوو مادە دەمج بوون ینی مادەی بەو دەنگدانەی بەڕێستان مادەکە لەگەڵ وەکو خۆی ماوەتەوە ئەکرێتە بەرگەیە لە مادەی 24 ئێمە ئێستا چینە تەسەلسولێکی تر. بەڵێ بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی تەوزیحەکە فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان دوایەوە و پێشنیارە دەنگێنە کە ئەم مادەیە دەمج دەبێتە بڕگێک لە مادەی 24 بۆ ئەوەی تەسەسولی مادەکانی تر نەگۆڕێت پێشنیارێکی سەر بە خۆمانایە وەکو هەرسێ لەژنا پێشنیار دەکەین مادەیەک بە زنجیرەی مادە 25 زیاد بکرێت بۆ ئەم یاسا بەم شێوەیە. مادە 25 بۆ جێبەجێکردنی حکمی مادەکانی 14 و 15 ئەم یاسایە سوود لە کارمەند و پسپۆرانی بواری زانستی شوێنەوەرناس لە خاڵە دەروازە سنووریەکان وەربگیرێت. بەڵێ بەڕێزان هەرسێ لیژنەی تایبەتمەند لە جێی ئەو مادە دەمجکراوە بۆ ئەوەی تەسەلسولی مادەکانی تر تێک نەچێت لە شوێنی ئەو مادەیە دایانناوە یەک جاری تر نەسەکە بخوێنەرەوە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵ بوو ینی ئەو کاتەی خینە دەنگدان فەرموون جارێکی تر. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە 25 بۆ جێبەجێکردنی حکمی مادەکانی 14 و 15 ئەم یاسایە سود لە کارمەند و پسپۆرانی بواری زانستی شوێنەوەرناسی لە خاڵە دەروازە سنووریەکان وەربگیرێت. بەڵێ هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئیزافەکردنی ئەو مادەیە لە شوێنی مادە دەمجکراوەکە با فەرمێدەنگی پێ بدە. ئامانجەکەوەیە لە دەروازە سنووریەکان خەڵکی شوێنەوەرناس هەبێ. بۆ ڕێگرتنە لە قاچاقچێتی. بەدەنگی 58 ئەندامی پەرلەمان پەسەند کرا ئەبێتە تەسەلسولی زنجیرەی مادەی 25. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 26 سێ پێشنیار هەیە. پێشنیار یەکەم
بەڵێ بەڵێ مادەکە وەک خۆی تەنها دەستەواژەی تەنها لا ببرێت لە بڕگەی یەکەمدا. پێشنیاری دووەم ناونیشانی بەشی شەشەم و مادەکە بەم شێوەی لێ بکرێت. بەشی شەشەم حکومە گشتەکان مادەی 26 یەکەم بەڕێوەبەر و بەرپرسی مۆزەخانەکان و بنکەکانی شار و شارۆچکەکان پێویستە شوێنەوار ناز بن یان دەبێت شارەزایەکی زانستیانی لە بواری زانستی شوێنەواردا هەبێت بۆ ماوەی 4 ساڵ بەردەوام دەبن و لە کاتی پێویستدا دەکرێت ماوەکەیان درێژ بکرێتەوە. دووەم دەبێت سەرۆکایەتی بەڕێوەبردننی کاری شوێنەواری و کەلەپوری لە پرۆژەکان و کۆمیسیۆن و ناوچەکاندا بە پسپۆڕانی شوێنەوار یان کەسانی شوێنەوار ناز بسپێردرێت. سێەم بەڕێوەبەر و بەرپرسی مۆزەخانە و ناوچەی شوێنەواری و کەلەپوریەکان و پێشکێنەرانی شوێنەوار و دەسەڵاتی پۆلیسیان هەبێت بۆ وەرگرتنی ئەو کەسانی کە بە شێوازێکی نایاسایی بازرگانی بە کەرەستە کەلەپوریەکان دەکەن و بە قاچاق بۆ دەرەوەی وڵاتی دەبن. پێشنیاری سێەم وەک خۆی مادەی 26 یەکەم بەڕێوەبەر و بەرپرسی مۆزەخانەکان و بنکەکانی شار و شارۆچکەکان دەبێت شوێنەوار ناز بن و تەنها بۆیان هەیە 4 ساڵە پۆستەدا کار بکەن و دەکرێت 4 ساڵی تر ماوەی کارکردنیان درێژ بکرێتەوە. دووەم سەرۆکایەتی و بەڕێوەبردننی کاری شوێنەواری و کەلەپوری لە پرۆژەکان و کۆمیسیۆن ناوچەکاندا دەبێت بە کەسانی شوێنەوار ناز بسپێردرێت. بەڵێ سپاس فەرموو کاکسەر کۆ نوقتە نیزامەکە بەڕێز سەرۆکی پەرلەمان لەو دەنگدانەی کە لە مادەکانی کەدرا گومانم هەبوو لەو ژمارەی کە حسابەکرا دوای ئەمەی مادەی پێشوو کە جەنابەت حسابتان کرد ئەوەی کە ئێمە لێرە حسابمان کرد 47 کەس زەنگی دابوو بەڵام ئێوە 59 کەسان ژمار بە سەری شۆ حسابم کردبوو بەڵێ هیوادارم دووبارە بکەیت. بەڕێزان ئێمە ئێستا نیوە زائیدیەکی ئامادەبووانی ئەم قاعەیە دەنگ بە هەر مادەیە بدەنە و مادەی ڕۆشتووە. جاری پێشوو غەڵەتەکە لە من بوو 28 و 29 ئەبوو بڵێم 57 ینی کۆمان کردەوە وتم 67 ئیتر گومان نەبووە و ئەوەش خۆم ڕاستم کردەوە. بۆ ئەوەی تریش بەڕێزان ئێمە دەنگمان داوە دوایی سەیری بە پرۆتۆکۆل ڕاستپێرین بە ڤیدیۆ سەیری دەنگدانەکە بکەن ئەگەر بەڕێستەڵی 47 بوو بەڵێ 47 بوو بەڵێ بەڵێ پرۆتۆکۆل سەیریەکەنەوە ئەگەر بەو شێوەیە بوو دەستکاریەکەین سپاس بەڵام هەر مادەکە دەڕوابەوە بەڵێ فەرمونون مادەی دوای ئەوە خینە دەنگدان مادەی 26 بەڵێ مادەی 26 بەڕێزان ئەندامانی پەرلەمان توێتی چەند پێشنیار هەیە سێ پێشنیار هەیە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیاری یەکەمە با دەنگدان بکەین هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری یەکەمە کەسی لەگەڵ نییە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری دووەمە دوو کەسی لەگەڵە هەر بەڕێزێک لەگەڵ سێ ئەندام هەر بەڕێزێک لەگەڵ سێ هەمە وەک خۆی بەدەنگی 55 ئەندامی پەرلەمان پەسەند کرا دکتۆر ڕێبوار وەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من تێبینیەکی پەیڕەویم هەیە ئەڵێم لەکوێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە لە کاتی دەنگدانە لێژنەی یاسایی بتوانێت پێشنیارێک بخاتە ناو بڕگەکەوە ئەوە یەک دوو ئەوەش ئەو پێشنیاری کە کرا من مەبدەیەن لەگەڵیم لەبەرەوەی لە خوێندنەوەی دۆم خۆم پێشنیارم کردبوو وتم ئەبێ لە خاڵە سنووریەکانە لە فڕۆکەخانە نێودەوڵەتەکانە بێ خەڵکی پسپۆری شارەزا هەبێ شوێنەوارە ناس هەبێ بۆی کە بەڵام بە هەند وەرنەگیرە ئێستا لەبەرەوەی لێژنە بڕیاری لەسەرداوە بە هەندتان وەرگرت و ئیزافەتان بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە گوێرەی مادەی 91 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لیژنە تایبەتمەندەکان لە خوێندنەوەی سێهەم بە ئیسیفاقی خۆیان دەتوانن بڕگە زیاد بکەن دەتوانن دەستکاری بکەن دەتوانن پێشنیاری ئەندامێکی پەرلەمانیش بکەنە پێشنیاری لیژنە هاوبەشەکان فەرموو کاکتۆر فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا ئەو مادەیە کە ئێستا دەنگی لەسەردا و ئیزافە بوو هەر وجودی هەبوو پێشتر لە ڕاپۆرتی یەکەمدا هەر لێرەش کاک دکتۆر زێدان ئەو کۆتاماژەی پێدا لیژنەی یاسایی ئەم مادەیە لابردیە
باسکرا جناب آگادار بوی اندامی پارلمانیش قصه کرا جاری گیتر لکوبونوا گران ما موافق بین باوی بگرینین و لیره دانین و هیچ ماده کی پیرویش هيا عكسي اما بلد ريقا بما ندريت بالعكس لرابورتي ماذا همو جاريك تكرارنا كاين بتانيا بوجاري يكام كدلين لكوبان ديو بجاردانا بابي بيرو مادا وندا ووندا وبرجي اوندا بشنيار دكين ام ماده بخريتا ديندان اما استناد لسر ماده بيروي دكين بلان بسير ليره اويا ماده كي بيروي هيا عكسي اما بي نا زور سباس دست خوش صلاحيت تاني هرسليشنا بيكو اضافه تانكرو دستان خوش بله بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە زیادکردنی ئەم بڕگەیە پێشنیازی هەر سێ لیژنەی تایبەتمەند بوو کە لە نووسینەوەی راپۆرتی هاوبەشدا جێگیرمان کرد بەڵام هەڵەیەک لە تایبکردندا بوو پشتیوانی لە قسەکانی کاک دکتۆر بژارەکەم سپاس بەڵێ سپاس ئێمە دەنگمان لەسەر داوەتەوە بووە مادەی دوایەوە سپاس بەڕێز کاکمان بەڕێ سەرۆکە پەرلەمانی سەبارەت بە مادەی 27 سێ پێشنیار هەیە پێشنیاری یەکەم بەرگەی چوارەم بەم شێوەیە لێ بکرێت چوارەم دیارکردنی بری پاداشت و بۆ هەر کەسێک کە شوێنەوار و کەلەپور دەدوزێتەوە یان زانیاری دەدات بۆ دۆزینەوەی بە ڕێژەیەک کە نرخی خەملاندنی ئەم شوێنەوارە بێت کە کەسەکە دەیدوزێتەوە پێشنیاری دووەم بڕگەیەک بۆ مادەکە زیاد بکرێت بە زنجیرەی پێنجەم بەم شێوەیە پێنجەم هەر کەسێک شوێنەوارێکی لا بێت ئەوە لەسەر حکوومەتە بە کڕینەوەی و پاراستنی ئەو شوێنەوارە بۆ ئەوەی ببێتە ملکی حکوومەت بە نرخی ڕاستەقینەی خۆی پێشنیاری سیام وەک خۆی مادەی 27 ئەرکەکانی لیژنەی هونەری یەکەم بۆ دیارکردنی هەر کەلوپەلێک و پارچەیەکی شوێنەواری و کەلەپوری کە ڕاستەنە یان ساختەیە بریار و ڕاستپاردەی لیژنەی هونەری یەکلاکەرەوە دەبێت دووەم خەملاندنی بری قەرەبووی ئەو زیانانەی بەر شوێنەوار یان کەلوپەلە شوێنەواری و کەلەپوریەکان دەکەون تەنها بەهای دارایی دەبێت بەڵام پێویستە زیانە ئابووری و کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەڵگەشت کە لەم شوێنانە کەوتون دیاری بکرێت سێەم دیارکردنی نرخی هەر پارچەیەکی شوێنەواری کەلەپوری کە پێشکەشی بەڕێوەبەرایەتیەکان یان بەڕێوەبەرایەتی گشتی دەکرێت چوارەم دیارکردنی بری پاداشت بۆ هەر کەسێک کە شوێنەوار و کەلەپور دەدوزێتەوە یان زانیاری دەدات بۆ دۆزینەوەی مادەی 27 سێ پێشنیارێ بەڕێزان هەر بەڕێزێ لەگەڵ پێشنیازی یەکەمە سێ ئەندامی لەگەڵە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی دووەمە کەسی لەگەڵ نییە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی سێمە وەک خۆی بدەنی 63 ئەندامی پەرلەمان پەسەند بەڵێ فەرموون مادەی 28 بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 28 چوار پێشنیار هەیە پێشنیاری یەکەم بڕگەی یەکەمی مادەکە بەم شێوەیە لێ بکرێت یەکەم ڕێژەی سەدی داهاتی گشتی شوێنەوار بوو گەشەپێدانی بواری شوێنەوار و گەشتیاری و کەلەپوری تەرخان دەکرێت پێشنیاری دوام بڕگەی دوامی مادەکە لا ببرێت پێشنیاری سێەم مادەکە لا ببرێت پێشنیاری چوارەم وەک خۆی مادەی 28 یەکەم ڕێژەی 50% داهاتی گشتی شوێنەوار بوو گەشەپێدانی بواری شوێنەوار و کەلەپوری تەرخان دەکرێت دوام پێویستە لە بودجەی گشتیدا بودجەیەکی ساڵانە بوو کاروباری شوێنەوار و کەلەپور تەرخان بکرێت بەڵێ بەڕێزان سەبارەت بە مادەی 28 چوار پێشنیار هەیە هەر بەڕێزەی لەگەڵ پێشنیازی یەکەمە کەسی لەگەڵ نییە هەر بەڕێزێ لەگەڵ پێشنیازی دووەمە یەک ئەندامی لەگەڵە هەر بەڕێزێ لەگەڵ پێشنیازی سێمە دوو ئەندامی لەگەڵە هەر بەڕێزێ لەگەڵ پێشنیازی چوارەمە بەدەنگی 56 ئەندامی پەرلەمان پەسەند کرا بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 22 پێشنیار هەیە پێشنیاریەکەم مادەکە بەم شێوەی لێ بکرێت لە کاتی پێویستدا وەزیر لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە هەماهەنگی لەگەڵ دامەزراوە فیدراڵەکانی تایبەت بە شوێنەوار و کەلەپور دەکات
پێشنیاری دووەم وەکو خۆی مادەی 29 لە کاتی پێویستدا وەزیر لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە هەماهەنگی لەگەڵ دامەزراوە اتحادیەکانی تایبەت بە شوێنەوار و کەلەپور دەکات. سەبارەت بە مادەی 29 دوو پێشنیار هەیە هەر بەڕێزێ لەگەڵ پێشنیازی یەکەمە دوو ئەندام سێ ئەندامی لەگەڵە هەر بەڕێزێ لەگەڵ پێشنیازی دووەمە وەک خۆی کاکاوڕێتوانی دانیشی ژماردنی خۆت ژماردنی خۆت بەڵێ بەدەنگی 61 ئەندامی پەرلەمان پەسەند کرا مادەی سی بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سی هیچ پێشنیارێک نێوکو خۆی مادەی سی وەزیر ڕێنمایی پێویست بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەردەکات. بەڕێزان مادەی سی وەکو خۆی هیچ پێشنیازێک نییە بەڕێزێکی لەگەڵە بەدەنگی 65 ئەندامی پەرلەمان پەسەند کرا سەبارەت بە مادەی سیویەک بەڕێز سەرۆکی پەرلەمان بخوێنمەوە فەرموو بەڵێ بخوێنەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سیویەک هیچ پێشنیارێک نییە وەکو خۆی مادەی سیوەک پێویستە ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. بەڵێ بەڕێزان سەبارەت بە مادەی سیویەک هیچ پێشنیازێک نییە وەک خۆی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە فەرموون دەست بەرزکەنەوە بەدەنگی 62 ئەندامی پەرلەمان پەسەند کرا بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 32 پێشنیار هەیە پێشنیار یەکەم وەکو خۆی کار بە یاسای شوێنەواری عێراقی ژمارە 59 ساڵی 1936 کارپێکراو لە هەرێم ناکرێت پێشنیاری دووەم پێشنیاری هەر سێ لیژنەی تایبەتمەندە یاسای شوێنەواری عێراقی ژمارە 59 ساڵی 1936 کارپێکراو لە هەرێم کاری پێناکرێت. بەڵێ سەبارەت بە مادەی 32 دوو پێشنیاز هەیە بەڕێزان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ یەکەمە یەک ئەندامی لەگەڵە هەر بەڕێزێک لەگەڵ دووەمە با بفەرمێ دەست بەرزکاتەوە خۆتان لەگەڵی نین بەڕێزان لیژنە بەڵێ بەدەنگی 65 ئەندامی پەرلەمان پەسەند کرا مادەی دوای ئەوە فەرموون کارڵقمان تاوە بۆ دەنگدا سەبارەت بە مادەی 33 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی مادەی 33 کار بە هیچ یاسا و بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکۆک بێت. بەڕێزان سەبارەت بە مادەی 33 هیچ پێشنیازێک نییە مادێکی پرۆتۆکۆڵیەر بەڕێزێکی لەگەڵە بەدەنگی 63 ئەندامی پەرلەمان پەسەند کرا مادەی 34 فەرموون مادەی سەبارەت بە مادەی 34 دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم مادەکە بەم شێوەیە لێ بکرێت ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستاندا دوای 30 ڕۆژ جێبەجێ دەکرێت پێشنیاری دووەم وەک خۆی مادەی 34 ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستاندا جێبەجێ دەکرێت. بەڵێ سەبارەت بە مادەی 34 دوو پێشنیازەیە هەر بەڕێزێ لەگەڵ پێشنیازی یەکەمە دوو ئەندامی لەگەڵە هەر بەڕێزێ لەگەڵ پێشنیازی دووەمە بەدەنگی 63 ئەندامی پەرلەمان پەسەند کرا هۆیەکانی دەرچواندن
سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم وەک خۆی هۆیەکانی دەرچواندن شوێنەوار و کەلەپور و شوێنە مێژوویەکان سامانی نیشتیمانی و میراتێکی ڕۆژەمبیری و زانستی و ناسنامەی شارستانیەتی گەلی کوردستانن لە پێناو بەڕێوەبردن و پاراستنی ئەم سامانە نیشتیمانیەدا لە هەرێمی کوردستان داش عێراق ئەم یاسایە دەرچێندرا پێشنیاری دووەم پێشنیاری هەرسێ لژنەی تایبەتمەند شوێنەوار و کەلەپور و شوێنە مێژوویەکان سامانی نیشتیمانی و میراتێکی ڕۆشنبیری و زانستی و ناسنامەی شارستانیەتی مرۆڤایەتی گەلی کوردستانن لە پێناو بەڕێوەبردن و پاراستن و ڕێگریکردن لە بازرگانی پێکردن و لە ناوچوون و بەگەشت یاریکردنی لە هەرێمی کوردستان داش عێراق ئەم یاسایە دەرچێندرا بەڵێ بەڕێزان سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن دوو پێشنیاز هەیە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە یەک ئەندامی لەگەڵە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی دووەمە بەڵێ بەدەنگی 65 ئەندامی پەرلەمان پەسەند کرا ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئێستا هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ کۆی یاسای بەڕێوەبردن و پاراستنی شوێنەوار و کەلەپور لە هەرێمی کوردستان عێراقا با دەست بەرزکاتەوە کۆی یاساکە بەڵێ بەدەنگی 72 ئەندامی پەرلەمان پەسەند کرا 74 ئەندامی پەرلەمان پەسەند کرا پیرۆزبایی لەگەلی کوردستانەکەین بە بۆنەی پەسەندکردنی پێشنیازە یاسای بەڕێوەبردن و پاراستنی شوێنەوار و کەلەپور لە هەرێمی کوردستان عێراق زۆر زۆر سپاسی لیژنە تایبەتمەندەکانەکەین جگە لە لیژنەی یاسایی ئەوانی تر فەرمونون بڕۆنە شوێنەکانی خۆتان دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس زۆر زۆر سپاس دەست خۆش دەست خۆش دەستی دکتۆر زێدان خۆش بێ بە تایبەتی دەستی هەموو لای خۆش بێ سپاس بەڕێزان لە لیژنەی یاسایی دووسێ کەستان لێرە بن دەست بە جێبەجێکردنی بڕگەی دۆمی بەرنامەی کارەکەین فەرمونون جێبەجێکردنی بڕگەی دۆمی بەرنامەی کار بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسایی هەمواری پیادەکردنی یاسایی بەڕێوەبردنی ئەوقاف ژمارە 64 ساڵی 1966 هەموارکراو لە هەرێمی کوردستان داش عێراق لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پێشکەش کراوە ئەم پرۆژە یاسایە لە 4 مادە پێک هاتووە بەبێ هۆیەکانی دەرچواندن بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا لە جەنابتان دەکەین ئەم پرۆژە یاسایە ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان بکەن سپاس بەڵێ بەڕێزان پرۆژە یاسای هەمواری پیادەکردنی یاسای بەڕێوەبردنی ئەوقاف ژمارە 64 ساڵی 1966 هەموارکراو لە هەرێمی کوردستان عێراق ئاراستەی لیژنەی ئەوقاف لیژنەی کاروباری یاسایی و سەرجەم ئەندامانی پەرلەمانی کوردستانەکرێ بەڵێ ڕوپاخان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە گوێرەی مادە 16 لە دەسەڵاتەکانی دەستەی سەرۆکایەتی بڕگە حەوتەم لەگەڵ دیوانی پەرلەمان دەبێ بۆ بودجەی ساڵانە ژمێرەی کۆتایی ئامادە بکرێت ئایا دەستی سەرۆکایەتی لەگەڵ دیوانی پەرلەمان ژمێرەی کۆتایی کە ئێستا مانگی چوارە ئامادەی کردووە هەر بە گوێرەی هەمان مادە لە بڕگە هەشتەم و هەروەها مادە هەژدە لە دەسەڵاتەکانی دەستەی سەرۆکایەتیش و سەرۆکی پەرلەمانیش بڕیاری خانە نشینبوونی پەرلەمانتاران دەستەی سەرۆکی پەرلەمان دەری دەکا بەڵام بەڕێوەبەرایەتێکی وەزارەتی دارایی بڕیاری خانە نشینکردنی سۆران عومەری ڕەت کردوتەوە ئەوە پێشێری دەسەڵاتی سەرۆکی پەرلەمان نییە دەمەوێت وەڵام وەرگرێت ئێمە بەپێی یاسای خۆمان بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 ژمارەیەکی ساڵی 1992 بەڕێز سۆران عومەرمان خانەنشین کردووە و فەرمانی خانەنشینیەکەیمان ناردووە بۆ ئەنجومەنی وەزیران دواتر بۆ بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی
ئەوان لەوێ نردویانە ڕەتیان کردوتەوە ئێمە ڕوونکردنەوەیەکمان داونەتێ کە ئێمە پێمان وایە جێبەجێکردنی یاسای چاکسازی بەو شێوەیە کە ئێمە لە پەرلەمان پەسەندمان کردووە پەرلەمانتار سۆران عومەریش ئەگرێتەوە و چاوەڕێی وەڵامی کۆتایی ئەوانین و بەو شێوەیە کۆتایی بە دیانشتەکەمان هێنی